بینەرە عەزیز و خۆشەویستەکان خۆشحاڵین کە لە شەن و کەوکردنی پانۆرامای ڕووداوەکانی ساڵی 2021 لەگەڵ هاوکارم جەلال محەممەد لەگەڵتانین. ساڵی 2021 بۆ هەرێمی کوردستان و ناوچەکە و جیهان شانۆی دەیان ڕوودا و پێشاتی سیاسی و ئابووری و ئەمنی و کۆمەڵایەتی بوو کە هەریەک لەو ڕووداوانە دەرهاویشتە و دەرەنجامی زەمینە و لێکەوتە جۆرە و جۆرەکان بوون. ئەوەی پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە چەندین ڕوودا و لەو ساڵەدا تۆمارکراون کە بەشێکیان ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دانا. جا ئەو ڕووداوانە سروشتی بن یاخود دەستکردی مرۆڤ و لێکەوتەی حکومڕانی و ئیدارەدانی وڵات بن. ساڵی 2021 بۆ هەرێمی کوردستان ساڵێکی پڕ لە قەیرانی نوێ یاخود بەواتایەکی تر بڵێن قوڵبوونەوەی قەیرانە درێژخایەن و چارەسەر نەکراوەکانی دەسەڵاتی سیاسی بوو. دیارترینی ڕەهەندەکانی ئەو قەیرانانەش خۆی لە ئابووری و کۆمەڵایەتی و دیاردەی کۆچدا دەبینێتەوە. لەم ڕووماڵە ڕاستەوخۆیەدا هەڵوەستا لەسەر چەند ڕەهەندێکی قەیرانەکانی ساڵی 2021 لە هەرێمی کوردستان دەکەین. بۆ مەبەستە کۆمەڵێک داتا و زانیاری و شیکاری بۆ قەیرانەکان ئامادەکراوە، ئەمە جگە لە میوانداری کەسانی پسپۆڕ و ئەکادمی بۆ گفتوگۆ لەسەر سروشتی قەیرانەکان لە هەرێمی کوردستان و هۆکارەکانی بەردەوامبوونیان لە 2021دا لەگەڵمان بن تا کۆتایی ئەم پانۆرامایە. دووبارە سڵاوتان لێبێ بینەران ئازیز و خۆشەویستەکان. حکومەتی هەرێم لە 2021دا هیچ هەنگاوێکی کردەی خێرای بۆ بژانەوەی ئابووری نەناوە بە پێچەوانەوە تەنانەت نەیتوانیوە گرفتەکانی موچە و خزمەتگوزاری و بێکاریش چارەسەر بکات. بەڕێزان لەم ڕووماڵەدا یەکەم دۆسەی پانۆرامای کێشەکانی هەرێمی کوردستان لە 2021دا تەرخان دەکەین بۆ دۆسەی ئابووری و کێشەکانی پەیوەست بە گوزەرانی ڕۆژانەی خەڵک کە بەشێک لە پسپۆڕان بە سەرچاوەی کێشەکانی دەزانن. سەرەتا بینەری راپۆرتێک دەبین لەو ڕۆوە. خراپبەکارهێنانی دەسەڵات و نەبوونی بەرپرسیارەتی لای حیزبە حکومڕانەکان لە ماوەی 30 ساڵی ڕابردوو هۆکاری سەرەکی لاوازی ئیدارەدانی وڵات و خراپی ئابووریەکەی هەرێم بووە. کابینە یەک لە دوای یەکەکانیش کێشە ئابووریە کەڵەکەبووەکانیان ڕادستی کابینەکانی دوای خۆیان کردووە. بەشێکی دیکە لە کێشە ئابووریەکانی هەرێم تێکەڵ با سیاست کراون، تەنانەت ئەو بانگەشانەی بۆ بازاڕی ئازادیش دەکران هیچی ڕاز نەبوو. بگرە لە دوای پرۆسەوە تاڵانکردن دەستی پێکرد لە سەروەت و سامانی وڵات. بەشێک لە ئابووری ناسان دەسەڵات وا پێناسە دەکەن کە وەکو کرمێک لە لاشەی نیشتیمان دەخوات و دای ڕزاندووە، چونکە لە بری چارەسەری کێشەداراییەکان ساڵ لە دوای ساڵ دۆخەکە خراپتر دەکەن. سەڵاتدارانی بەناو عێراق حتا لە کوردستانیش بانگش ئەوان دەکرد کە تر سیستەمی ئابووری لە کوردستانە لە عێراقدا دەبێت لەسەر بنەمای بازاڕی ئازاد بێ. بنەمای بازاڕی ئازادی شواتە لەو هەلو مەرجێ ئێران و عێراق و کوردستان کە تێدا بوو بەڕاستی بەمانای تاڵانکردن هات. هەر بۆ دەبان بینیمان هەموو دامەزراوە گشتەکان، کەرتە گشتەکان، ئەرزوئاوی گشتی هەمووی بە جۆرە جۆرەکان تاڵان کرا، کەرتی ئاو، کەرتی وزە. واتە بازاڕی ئازاد لەسەر بنەمای بەرپرسیارەتی کۆمەڵایەتی نیشتیمانی پیادە نەکرا، بەڵکو لەسەر بنەمای بەرژەوەندی حیزبێک یا خزانێک یا چەند کەسێک پیادەکرا کە ئەنجامەکەی ئەوەیە کە دەبینین بۆ نمونە حکوومەت لە زۆر بواردا کەمی دارایی هەیە، کۆمپانیای حیزبی هەیە لە حکوومەت زیاتر داهاتی هەیە. ئەوەیە لە گرفتەکانە بەڕاستی چارەسەریش بەڕای من زۆر زەحمەتە، چونکە ئەوەی کە ئێستا دەسەڵاتی هەیە بۆ هیچ مشکلە نییە، ئیستفادە دەکات لەو هەلومەرجێکە هەیە و خەڵک تا ئێستا بە جۆرە جۆرەکان ڕاهاتوە یا ڕام کراوەکە ئەو حاڵە قبول کات و هەر سیستەمێکیش و هەر گروهێکی سیاسیش و هەر ڕەودێکی سیاسیش کە بیەوێت چارەسەری گشتی ئەو حاڵێکە دەبێت چاوبەخشێنێتەوە یەکەم بە
جێرانەوە ماڵە گشتی بۆ خەڵک ئەوەی کە تاڵان کراوە لە ماوەی ساڵێدا. دوام ئەوەیە کە سیستەمی سیاسی ئابووری گۆڕێت، باتە ئەو سیستەمە ئابووری کە ئێستا لە کوردستان دەیە ئیسپاتی کرد کە ناتوانێت پێداویستە سەرشەکانی کۆمەڵانی کوردستانی فراهەم کات پڕ بکاتەوە، بۆیە دەبێت ئەو سیستەمە سیاسیە ئابووریە لە کوردستانی گۆڕانکاری بەسەردا بێت. ئەوەش وەکوتم شێ دێکە دەبێت کەسانی بکەن کە بەڕاستی خەڵکی گروپی تازە، فکری تازە، عەزابی تازە، ئەوەش کەی دەبێت چۆن دەبێت ئەوە لە داهاتوودا زیاتر لەوانە وەڵامی بگرێت. حکومەتی هەرێم لە ماوەی ڕابردوودا نەیتوانیوە هیچ هەنگاوێکی کردەیی بنێت بۆ باشترکردنی سیستەمی ئابووری وڵات، تەنانەت نەیتوانیوە گرفتی موچە و پرۆژە خزمەتگوزاریەکان و دروستکردنی هەلی کار چاک بکات. ئەوەش ئەوە دەگەێنێت کە سیستەمی ئابووری وڵات شکستی هێناوە و پێویستە ئەو سیستەمە سیاسیە ئابووریە گۆڕانکاری بەسەردا بێت، بەڵام پێویستە فکری تازە و حیزبی تازە و کەسانی تازە و نوێ ئەوە بکەن. دوای 2014 کە جەنابتەن ئەزانن حکوومەت هەرێمی کوردستان وەکولاینی دارایی تووشێ و کێشە ئابووریە بووە قەیرانی داراییەکە بوو بەوەی کە وردە ئیتر هەر کەسێک پرسیار بکە لە حکوومەت زۆر بە ئاسایی وەڵامەکەی ئەوە بوو وەڵامی حکوومەت مەبەسمان ئەوەیە کە ئەو پارەیە بەشی بژێوی ژیانی خەڵک ناکاواتە کە بەشی ئەو بژێویە نەکرد بژێوی ژیانی خەڵک بە تاکید ناتوانێت هیچ پارەیەک تەخسیس بکەن دەستنیشان بکە بۆچی بۆ بواری وەبەرهێنان. معنەیە ئەوەیە کە ئەولەویە دراوە بە بژێوی ژیانی خەڵک ئەو بڕەپارێکە دەسێکەوەی حکوومەت هەرێمی کوردستان لەوە ئاراستەی یعنی باشترکردنی ژیانی خەڵکەکە وەکو لاینی مەعیشەت وەکو بژێویەکە نەک وەکەوەی کە یا ئەکرێ بڵێن دابینکردنی مەعیشەتی خەڵک یەکەم شت بە پلەی یەکەم و دوای ئەوە بیر بکرێتەوە لەوەی کە وەبەرهێنان هەبێت. طبعا ئەمەش جگە لەوەی کە دۆخی وەکوتمان جانبە سیاسیەکە و لاینە سیاسیەکە کە کاریگەریکی زۆری هەبوو لەسەر دۆخی ئابووری هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە، هەر بەڕێزێک لە ئەنجومەنی وەزیران لە بەرپرسانی حکوومەت زۆر بە ئاسایی کە پرسیار بکەی لی پرسیار بکەی چی ئەگوزەرە یاخود چی ئەبێ هۆکارەکە چییە، وەڵامی ئاسایی ئەو بەڕێزە ئەبێ کە حکوومەت ئەو بڕەپارێکە پێویستە لە بەردەستی نییە بۆ ئەوی بتوانێت خەرجی بکە لەسەر بواری وەبەرهێنان جگە لە بواری بەکارخستن و موچە و بابەتانە. حکومەت و بە دیاریکراوی کارکتەرەکانی حزب لە نێو حکومەتدا بەردەوام پاساویان بۆ خراپی دۆخی دارایی ئەوە بووە کە قەیرانی دارایی هەیە، لە کاتێکدا کۆمپانیا و شانە و بازنەکانی خۆیان بەردەوام لە دەوڵەمەندبوون دابوون و بگرە بەشێک لە کۆمپانیەکان لە حکومەتیش دەوڵەمەندترن و لە گەشتسەندندان. هەروەها لەسەر حسابی سامانی گشتی وڵات و لە پاڵ پۆستە حکومی حیزبیەکانیاندا حسابە بانکیەکانیان گەیاندووە بە تۆپکی گەشتسەندن. هەر ئەوانیشن بە خەڵک دەڵێن پارە نییە بۆ موچە و پرۆژە و قەرزێکی زۆریشیان کردووە کە کەس نازانێت چۆن و بۆچی کردویانە. بە خەمساردیشەوە بەردەوام لە پۆست و پلەکانیان دەڕوان و سەدان گرفتی ئابووری 2021ش دەدەن بە کۆڵی 2022دا. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. ئازیزان سڵاوتان لێبێت لەم گەشتە و لە پانۆرامای 2021دا بە دۆسیە ئابووری دەستمان پێکردووە. دیارە نکۆڵی لەوە ناکرێت کە ئەمساڵ هەرچەندە داهات لە هەرێمی کوردستان زیاتر بووە، بەڵام بینیمان چۆن قەیرانی دارایی بەردەوام بووە، بەڵکو لە هەندێک ڕەگ و ڕیشەدا دەتوانم بڵێن قوڵتر بووەتەوە، داهاتەکان نادیارتر بوون و ئەوەشی کە زیاتر لەسەرم دۆسیە وەستاوە پەرلەمانتارانن بە تایبەتی لە لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان کە ئێمە یەکێک لەو پەرلەمانتارانە لەسەر بابەتی دۆسیە ئابووری ئەم شۆمان میوانمانە، ویش بەڕێز عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان. مۆسا عومەر بەخێر بێیت. زۆر سپاس کاک جەلال. سپاس دەکەین. با قسە لەسەرەوە بکەین بزانین شەفافیەت داهات لە 2021 کابینەی نۆ حکومڕانی هەرێمی کوردستان چۆن بوو؟ کۆمنتان لەسەر 2021 چۆنە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس کاک جەلال، کاک زانا دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن. ئێمە لە خوای گەورە پاڕێنەوە کە ساڵی داهاتوو ساڵی خێر و خۆشی بێ بۆ خەڵکی کوردستان و
ساڵی تێپەڕاندنی بەڵا جۆرا و جۆرەکان بێ کۆرۆنا و بێبارانی و کێشە و قەیرانە ئابوووریەکان و بەرتەسکردنەوەی ئازادی و ئەو خۆپشاندانە زۆرانەی کە هەبوون بۆ داواکردنی ماف طبعاً ئێمە بەڕاستی بۆیە ڕخنەیەگرین بۆی دۆخەکە باش بێ بۆی ناخراپتر بێ بۆیە بە دوواداچوونەکەین و ڕاستیەکان ئەخەینە ڕوو بۆ ئەوەی حکوومەت و دەسەڵات گوێمان لێ بگرێ و ژیانی خەڵک باشکە و ئەو مافە یاساییانەی کە هەن بۆ چین و توێژەکان دەستەبەریان کە و بۆی موئەسسات ئیشی خۆیان کە موئەسسات بێلایەن بێ دامەزراوی حکومی دامەزراوی خەڵک بێ و خەڵک ئاسوودە بێ لەوەی کە کاتێک چێتە موەسسەیەکی حکومی وەزارەتێکەوە هەستکا بەڕاستی ئەوە دامەزراوی ئەوە بۆیە ئامانجی ڕاستەقینەی ئێمە ئەمەیە بۆیە تەمەنا ئەکەین و دۆعاشەکەین لەگەڵ یا کە ساڵی ئایندە بۆ خەڵک خێر و خۆشی بێ طبعاً ئەم ساڵی پار ئەم کاتانە لەم ستۆدیۆ لەگەڵ ئێوەی بەڕێز باسی ئەومان کرد کە لە 2021 دۆخی دارایی باشترە بێ طبعاً دۆخی داراییمان باس کرد بۆ چونکە هەموو پێشبینیەکان و خوێندنەوە زانستیەکان و لێکدانەوەکان بۆ نرخی نەوت بەو ئاراستەیە بوون کە لە 2021 لە $65 جێگیرە بێ و بینیمان لە مانگی 1 و 2 3 تا مانگی 4 و 5 گەشتە 65 و بەرەو سەر و ئێستا نزیکە $80 و ئێستا پێشبینیەکان بەو ئاراستەیەن کە لە 12 مانگی داهاتوە احتیمال ئەگەری ئەوە هەیە نرخی نەوت بگاتە $100 بەرزترە بێتەوە بەڵێ بۆیە 2022 لە ڕوانگەی بەرزی نرخی نەوتەوە بۆ عێراقیش و بۆ هەرێمی کوردستانیش باشە بێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئایا ئەم باشبوونەی نرخی نەوت ئەم ئاڵوگۆڕە زۆرەی بازرگانی لە خاڵە گومریەکان باج و ڕسومات ئەبێتە هۆی خۆشگوزەرانی خەڵکیان تاچنی داهات هێرێمی کوردستان لەسەر نەوتە لەوەی کە دەمانوێت پێشبینیەکانمان یا پێشبینیەکانی ساڵی پێشوو باشتر بوونی بارودۆخی دارایی لەسەر نەوت بۆ چونکە نرخی بەرزە بێتەوە بۆ چەندی داهات هێرێمی کوردستان پشت بە نەوتە بەستێت ئێستا لە 150 داهاتی هەرێمی کوردستان و خەرجیەکان پشت بە داهاتی نەوتە بەستێت داهاتی نەوت بەو حاڵەی ئێستا شیەوە کە هەمومان ڕخنەمان لەسەری هەیە نزیکەی مانگانە 512 ملیار دینارە و هەموو داهاتەکانی تر ناوخۆ بەغدا اینجا نزیکەی ئەوەندە طبعاً ئەمە ژمارە فەرمیەکانی حکوومەت ئێوەی بەڕێزە زانن ئێمە لە زۆر بڕگە ڕخنەی جدیمان هەیە و بەدڵنیاییەوە ئەگەر بەو جۆرەی ئێمە ئێڵێن بیکەن لە ماوەیەکی زۆر کەمە داهات لە نێوان 200 تا 300 ملیار دینار بۆ هەرێمی کوردستان زیادە بێ و ئەمەشمان بە دۆکیومنت بە بەڵگە بە داواکاری بە نووسرا و بە یادداشت بە هەموو ڕێگەکان کۆتایەکەیان میدیا و ڕایگشتی تێگەیانی ڕایگشتیە و ئەگەرنا بە ڕێگە یاسایی پەرلەمانیەکان ئاراستەی حکوومەتمان کردوون ئەنجومەنی وەزیرانمان کردوون و کاتێ لە کۆبوونەوەکان بەیەکەوە کۆبووینەتەوە لەگەڵ وەزیرە بە ڕێزە پەیوەندیدارەکان ئەم بابەتانەمان خستۆتە بەردەستیان بە دڵنیاییەوە ئەگەر هەرێمی کوردستان هەنگاوێک بە ئاراستەی چاکسازی گۆڕینی ڕیشەیی و گۆڕینی شێوازی بەڕێوەبردننی سەرچاوەکانی داهات بە تایبەت وەلانانی هەیمەنەی حیزبی بەسەر سەرچاوەکانی داهاتەوە هەنگاوێک بچێتە پێش بە دڵنیاییەوە دۆخی دارایی و ئابووری خەڵک زۆر باشە بێ بۆیە ئەو بەرزبوونەوەی نرخی نەوت و داهاتی گومرگە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی خەڵک نە لە هەرێمی کوردستان نە لە عێراق نابێ بۆ ئەو کاریگەریە گەورەی کە خەڵک چاوەڕێکە هۆکارەکەی ئەوەیە چونکە لەگەڵ باشبوونی سەرچاوەکانی داهات ئەبێ سیستەمیش باش بێ ئەبێ گەندەڵی کۆتایی پێبێنرێ ببوورە مامەستا پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان کابینەین و ئاماژەی بۆدا کە پرۆژەی چاکسازی ڕادەگەێنێت ئێوە ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانن حکوومەتی هەرێمی کوردستان کە داهاتی نەوتیشی لە بەردەستە جگەل لە سەرچاوەکانی تری داهات توانیوێتی ژێرخانێکی ئابووری هاوسەنگ بۆ هەرێمی کوردستان دەستەبەر بکات یاخود نەخێر سەرڕای داهاتە زۆرەکان ئابووری هەرێمی کوردستانی بنکۆڵ کردووە بێگومان هەرێمی کوردستان بەڕاستی خاوەنی بناغەیەکی ئابووری بەهێز نییە یعنی ژێرخانێکی ئابووری بەهێزی نییە و هەموو لەحظەیەک معڕەزین بۆ شتی نائاسایی بۆ گرانی شمەکەکان بۆ بەرزبوونەوەی نرخ بۆ نەدانی موچە بۆ ئەوەی کە هەر جوڵەیەک بەرەو کەمبوونەوەی نرخی نەوت کاریگەری لەسەر ژیانی خەڵکە بێ و بەرەو لەسەر داخستنی سنوورەکان و لەسەر ئەم پەیوەندی نێوان ئەم دوو حیزبەی دەسەڵات کە بەڕاستی یعنی بەشێک لە مۆتەکەی خراپی سیستەم لە هەرێمی کوردستانە ئەم دوو حیزبەی دەسەڵاتن بەداخەوە کە ئەم دابەشبوونە لە دوای ڕاپەڕینەوە بەردەوامە لە پێش ڕاپەڕینەوە بە شێوازی تر لە دوای ڕاپەڕینەوە ڕاستەوخۆ ڕنگدانەوەی لەسەر ژیانی خەڵک هەیە بۆیە ئەمە کێشەکەیە دوو جۆر چاکسازی و گۆڕانکاری پێویستە لە هەرێمی کوردستانە یەکێکیان گۆڕانکاری ڕیشەیی
بۆی ئێمە ببینن خاوەنی سیستەم، خاوەنی دامەزراوە، خاوەنی مؤسساتێک کە یاسا جێبەجێیەکە، مؤسساتێک کە بێلایەنە موڵکی خەڵکە، مؤسساتێک کە بە ئەمانەتەوە ئەو پارانی پەیدایەکە گەڕێنێتەوە خەزیێنەی گشتی، مؤسساتێک کە ئەبێتە هۆی ئەوەی ژیانی خەڵک باشکە. ئەمە گۆڕانکاری ڕیشەیی ئەوێ لە ڕاستیە. چاکسازیەکی تر کە حکوومەت خۆی بانگەشەی بۆ کرد و وەلە بەرنامەی کاری خۆیە نووسیویەتی، ئەویش هێندێک چاکسازین جۆرا و جۆرن. یەکێکیان یاسای چاکسازیە کە لە مانگی حوتی ساڵی پار چووە بواری جێبەجێکردنەوە، دوای ساڵێک و 3-4 مانگ 5 مانگ بەڕاستی یاسای چاکسازی بۆ جۆرەی کە بانگەشەی بۆ ئەکرا کە بە جێبەجێکردنی 100 میلیارد دینار گەڕێتەوە بۆ خەزێنی گشتی، هەموو بینیمانوانە بوو و لە جێبەجێکردنی ئەو بڕگانە کە شتی زۆر سادەیان تایە تەنانەت. ئەو قسەیە کە جەنابە دوتت بە جێبەجێکردنی 100 میلیارد دەگەڕێتەوە بۆ خەزانەی گشتی، چەند لەو بڕەگەڕایەوە بۆ خەزانەی گشتی؟ نەگەڕایەوە. ئێستاش بەرپرسانی ڕسمی حکوومەت وەزیرەکان کە هاتوونەتە لیژنە لەگەڵ ئێمە یا لە دیدارێکا بینی ومانن یا خۆیان بە میدیاکان قسەیان کردووە، بە دڵنیاییەوە هیچ داهاتێک بەهۆی جێبەجێکردنی یاسای چاکسازیەوە کە بەرچاو بێشانی باز بێت، چونکە تۆ داهاتت مەسەلەن کە لە تریلیۆن و ئەوانایە کاتێک کە باشە چەند میلیارد دینارێک گەڕێتەوە خەزێنی گشتی، نەک چەند میلیۆن دینارێک کە ئەمە هیچ لە بارودۆخی ژیانی خەڵک ناگۆڕێ. و حکوومەت شکستی هێنا لە جێبەجێکردنی بەڵێنەکانی. یعنی سادەترین بەڵێنی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆ لە سەرەتای ئەم ساڵە کە ئێمە باسی ئەم ساڵەکەین ئەوە بوو کە ئەوان 30 ڕۆژدارە موچە ئەدەن و بەڵێنیشیان ئەدا و جەختیشیانە کردەوە لە 25 مانگ دەست پێکەن، یەکی مانگ کۆتایی پێێنن. ئێمە لە 30 مانگین، سبێنە یەکی مانگە، هەمومان نەزانین موچەی مانگی 12 نەدراوە. لە کاتێکە داهاتی مانگی 12 ئێستا لە بەردەست حکوومەتی هەرێمی کوردستانە، 512 میلیارد دینار لە داهاتی نەوتەوە، 150 میلیارد لە گومرگەوە، نزیکەی 100 میلیارد لە ڕسوماتەوە، 26 میلیارد لە هاوپەیمانانەوە، لە باجەوە نزیکەی 50 میلیارد، واتە نزیکەی بە پێی ژمارە ڕسمیەکانی خۆیان، نەک ئەوەی کە ئێمە ئەزانین و داهاتی حەقیقی هەرێمی کوردستان، بەڵکو بە پێی ژمارە ڕسمیەکانی خۆیان 800 میلیارد دینار لە خەزێنەی حکوومەتایە. بۆ ئەم 800 میلیارە دەست بە دابەشکردنی ناکەی چۆنی ڕێگە بە خۆتە دەی موچەی مناڵی شەهید، مناڵی پێشمەرگە، مامۆستایەک دواخەی لە کاتێکا ئێمە گەزانین زۆرێک لەو خەڵکانە تاکە سەرچاوی داهاتیان موچەکەیانە. ئەمە بێجگەلەوەی کاکزانە وەکو ڕەوڕەوەی ئابووری لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی سیاسەتێکی زۆر هەڵی کوشندە لە ڕابردووە هەبووە و ڕەوڕەوەی ئابووری بە جۆرێک ڕێخستووە لە 90 ئاعتیمادی لەسەر موچەیە لە فرۆشتنی نەوت و لە گومرگەوە پارە بێنە لە موچا خەرجی بکەرەوە کە ئەم موچەیە نەچێتە بازاڕەوە ڕەوڕەوەی ئابووری پەکێتەوە. 1,200,000 ئاعتیمادیان لەسەر موچەیە لە بەرامبەرە 3 میلیۆنەکەی کەش هەر بەشێکی گەورەی پێیوەستە بە موچەی موچەخۆرەکان. سامر بابەتێکەیە کە لەگەڵ گۆڕانی ساڵ لە مۆزوعی ئابووریە ئەساس و بناغی ئابووری هەموو وڵاتێک ئەویش یاسای بودجەیە. 2021 مان ڕۆی ئەو 22 دەست پێکەین حسابی خیتامی کۆتایی بودجە پرۆژه یاسای بودجە بۆچی چەند ساڵە لەمەیە هیچ باسوخواسێک نییە، هیچ دەنگێک نییە، پاساومەوە بۆی کە کابینەی نۆیەم ساڵی بودجەی نەبێت؟ نەخێر کاک جەلال باوەڕ بە یەکێک لە ئیشە سەرەکیەکانی من ڕۆژانە پێوەی سەرقاڵە بە مەسەلەی یاسای بودجەیە. بۆ نەک لەبەرەوەی یاسای بودجە وەکو بڵێ دارێکی سحریە و هەموو کێشەکانمان بەزمانسامەڵاتە ئێستا 2022 بەبێ یاسا 21 تێپەڕی بەبێ یاسای بودجە بەبێ یاسابین مەفروض وا بوو ئێستا یاساکە دەبوو پێش ساڵەکە هەبێت ئەبوو ئێستا یاساکە لە پەرلەمانەوە دەربچوایە و لە حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە ڕێنمایی بۆ دەربکرێ بۆ ئەوەی لە یەکیەکەوە سبەینێ جێبەجێ بکرێ. اینجا یاسای بودجە وەکوتم یعنی عەسای سحری نییە هەموو کێشەکان چارەسەرکە، بەڵام دەواازەی شەفافیەتە، واتە هەر حکوومەتێک ئەگەر ئیدعای کەمترین شەفافیەتکە لە بواری داهات و خەرجیە ئەبێ یاسای بودجەی هەبێ. پاشان لە یاسای بودجە تۆ ئەزانی داهاتی ئەم وڵاتە عادیلانە مامەڵی لەگەڵەکرێیاننا. ئێستا کاکزانات تۆ نازانی ڕاپەڕین دەڤەرێکی گەورەیە بودجەی ئەم ساڵ چەنە، ئەی ساڵی ڕابردوو چەند بوو، ئایا زۆڵمی لێکراوە لە بەرامبەر شارێکی ترایاننا؟ ئێستا بۆ پەخشانی سەرۆکی حکوومەت خۆی بەڵێ زاخۆ بودجەی چەنە، ئەی هەڵەبجە بودجەی چەنە؟ ئەم لە نێوان شارەکانە لە نێوان کەرتەکانە ئایا عەدالەت بەدیەت یاننا؟ بۆیە یاسای بودجە بوونی ئەمەیە. یەکەم
بەرنامە و پلانی دارایی ئابووری حکوومەتە ڕنگدانەوەی تایە سیاسەتی حکوومەتە عدالەت و عدالەتی کۆمەڵایەتیە و دەواازەی شەفافیەتە بەداخەوە لە 2013 یاسای بوو زۆر باشە ببوورە ئینفۆگرافیکێکمان هەیە بەیەکەوە سەیری دەکەین دواتر قسەی لەسەر دەکەین و دەگەڕێن و لای جەنابەت. ئینفۆگرافیکێک پێوەستە بە بابەتی ئابووری یا داتا و وەرقامی ساڵی 2021 کە هەمان بووە ئەویش باس لەوە دەکات داهاتی نەوت و گومرگەکان و کێشەی شەفافیت لە هەرێمی کوردستان داهات. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی کە دەیبینن داهاتی نەوت و گومرگەکان و کێشەی شەفافیت لە هەرێم لە بڕگە یەکەمدا باس لەوە دەکات کە داهات لە سەرچاوەی نەوتەوە بەپێی زانیاری وەزارەتی سامانە سروشتیەکان کە تەنیا راپۆرتەکانی دیلۆیتن واتە راپۆرتەکانی خودی حکوومەتی هەرێمی کوردستانن ئێستا مانگانە لە کۆی 1 تریلیۆن و 215 ملیار دیناری داهاتی نەوت تەنیا 512 ملیاری دەگەڕێتەوە خەزینەی گشتی ئەمەش بە نزیکەی لە 142 کۆی گشتی داهاتی نەوت دەکات. هەر سەبارەت بە داهاتی نەوت و گومرگەکان و کێشەی شەفافیت لە هەرێمی کوردستان بۆچی لەو پارە زۆرە بەشێکی کەمی دەگەڕێتەوە خەزینەی گشتی ئەلف گرێبەستی خراپ واتە گرێبەستی هاوبەش لە بەرهەم لەگەڵ کۆمپانیا بیانیەکان بە نەبوونی چاودێری و وردبینی و پێداچوونەوە بە خەرجیەکانی تێچووی پرۆسەیەوە بەرهێنان ئەمە گرفتەکانی کەمی داهاتن کە دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لە حکوومەتەوە دەگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی لە هەرێمی کوردستان. زۆر باشە کاکزانە لەسەر و خاڵی پێشوو مامۆستا ئەگەر بوەستین گرێبەستی نێوان کۆمپانیاکان ئەمە شتێکە ماوەی ڕابردوش قسەی زۆری لەسەر کراوە دەمەوێت کۆمنتی تۆ لەسەرەوە بزانم بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا زانیاری دقیق لەسەر قەرزەکانی نادات ناشڵە هیچە قەرزارە واتە ڕوون نییە زۆرم قەرزانی هیکێن و لەو لاشەوە دەواازەیە کراوەتەوە بۆ هەندێک کۆمپانیا کە ئەتوانم بڵێم لە حکوومەت هیچ کە دەوڵەمەندترن ئەتوانم بڵێم بەدەسەڵاتریشن ئایا دەکرێت بڵێن ڕەنگە ئەمەی کە ئەم کۆمپانیانەم گرێبەستانە دەکەن بە پێوەی داهاتی ئەو گرێبەستانەیان کە هەیەە بگەڕێتەوە بۆ حکوومەت یا ڕێژەیەکی کەمی هەیە بگەڕێتەوە کەەوە بەشێکە لە گرفتی کەمی حکوومەت بڵێن ڕەنگە حکوومەت قەرزاری کۆمپانیەکان بێت؟ طبعا گرفتی گەورە هەیە لە پرۆسی نەوتا و بە تایبەت سەبارەت بە گرێبەستی کۆمپانیەکان دوو جۆر گرێبەست هەیە لە بواری نەوتا یەکێکیان ئەوەی پەیوەندی بە کۆمپانیا سەرەکیەکانەوە هەیە کە بەشدارن لە دۆزینەوەی نەوت و دەرهێنانی نەوت و گواستنەوە و فرۆشتنی یەکێکی تریشیان کۆمپانیا خزمەتگوزاریەکانن ئەمە بیانیشی تایە و خۆماڵیشی تایە لە هەردوو گرێبەستەکە کێشە هەیە ئێمە طبعاً کە ڕخنەگرین ڕخنی کوێرانە ناگرین و ئەوە نییە ڕخمان لە وڵاتی خۆمان بێ ڕخمان بێ لەوەی نەوت بفرۆشین ئەگەرچی ئەم ڕخنە ئێمە لە 2011 کرد ئەمانوت نابێت نەوتی خۆمان دەربێنین مادەم لە بەغداوە ئێمە پارێکی مۆڵمان بۆیەت و بە حازر بەبێەوەی عەزەتی لەگەڵ کێشین و بودجەیەکی باشە لە بەغداوە ئەم پەیوەندی بۆ تێک بدەین لەبەرەوەی نەوت بەسەر بە خۆ بفرۆشین چکە دەرکەوت سیاسەتێکی هەڵە بوو ئەم نەوتەی لەژێر خاکی مناڵی کوردایە هەرەمێنێتەوە ساڵێک تر دوانی تر دەیتر دەتوانین سوودی لێوەرگری بەڵام بە هەر حاڵ خودی پرۆسی فرۆشتنی نەوت خراپ نییە بەڵام شێوازی مامەڵەکردن شێوازی گرێبەستەکان و نەبوونی شەفافیت و نەبوونی دەستگایە کە بە وردی دەستگایەکی نیشتیمانی هەرێمی کوردستان کە چاودێری گرێبەستەکان کە وردبینیان تیا بکە وردبینی لە پرۆسی نەوت بکە واتە کێشەی گەورەی ئێستای نەوت بەهۆی ئەوەیە کە دەستگایەکی نیشتیمانی ئەم هەرێمە نییە نەڕێگادرێت پەرلەمان چاودێری بکە نەڕێگادرێت دیوانی چاودێری دارایی وردبینی بکە و پشکنین بکە و نەڕێگادرێت مؤسسەیەکی نیشتیمانی ئەم وڵاتە بەشدار بێت لە پرۆسەی وردبینیکردنی پرۆسەی نەوتە ئەمە کێشەکەیە و لەو لا یاساشمان هەیە کاک جەلال یاسای ژمارە 22 ساڵی 2007 یاسای نەوت و گاز لە ساهشتای ئەم یاسایە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بەپێی ئەم یاسایە ئەبوو حکوومەتی هەرێمی کوردستان 4 کۆمپانیای نیشتیمانی دروستکە بۆی بەشدار بن لە پرۆسەی گەڕان بە دوای نەوتا تاوەکو دەرهێنان و گواستنەوە و فرۆشتنی بەڵام بینیمان نەیکرد خودی ئەم کابینەیە بەڵێنیدا کە سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتیەکان دروستەکە زۆر باشە نزیکەی 3 ساڵ تەمەنی ئەم کابینێتێ پەڕی ئەو سندوقی دروست نەکرد طبعاً کە تۆ یاسا وەلا ئەنیت سندوقەکە دروست ناکەیت ڕێگە نادەی دیوانی چاودێری دارایی وردبینی بکە هەموو گومانێک ئامادەیە هەموو گومانێک یعنی ئەو ساتۆ ناتوانی هیچ کەسێک نییە بڵێ من زمانی پرۆسەی نەوتەکەم کە گەندەڵی تیانە کە پۆخڵەواتی تیانە بۆیە بەڵە هەموو ئەو ڕخنانەی ئێمە یانگرین ڕخنەی بابەتیانن جددین و ئەو گرێبەستە خراپانە لەگەڵ کۆمپانیاکان
بوونەتە هۆی ئەوەی داهات لە ساڵ 42 بگەڕێتەوە. هەر پیاچوونەوەیەک بە پرۆسەی نەوتە جێبەجێکردنی یاساکان ڕێگەدان بە دیوانی چاودێری دارایی بۆی وردبینی پرۆسەی نەوتکە بە دڵنیایەوە ئۆتۆماتیکی لە نێوان 100 بۆ 200 میلیارد دینار داهاتی نەوت بە خێرایی زیادەکە بۆ ئەو داهاتەی کە ئێستا هەیەی. چونکە کاکزانە لە هیچ شوێنێکی دنیا نییە نەوت لە 142 بگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی، لە 158 بە پرۆسەکانی وەبەرهێنان و گواستنەوە و فرۆشتن و ئەوانە بڕوە. بۆیە هەموو ئەم گرێبەستانە جێگەی گومانن و بەشێکی گەورەیان گەندەڵیەکان ئاشکرایە. مەسەڵەن تۆ حکوومەت بۆری نەوتت خۆت دروستە کردووە بۆی فرۆشتەوە بە کۆمپانیا، کۆمپانیاکە بە 3-4 ساڵ هەموو تێچوەکەی دەرەێنێتەوە. یعنی ئەمانە هەموو جێگەی گومانن. پاشان ئەوەی باست کرد قەرزەکان، یەکێک لە گومانە گەورەکان لەسەر قەرزەکانە. باشە کە خەڵک قەرزار بێ، نابێ مؤسسەیەک هەبێ لەم وڵاتە ئاگادار و چاودێر بێ بەسەر ئەم قەرزانەوە. ئەم قەرزانە چەندن، لە کێ کران، بۆچی کران، بەرامبەر چییە و ئەم بڕەنەوتەی کە پێشوەختە ئەوەی جەنابەت باسیەکەی بڕەنەوتێک پێشوەختە فرۆشراوە بە کۆمپانیەکان پارەیان لێ وەرگیراوە، ئەو کۆمپانیانە کامانن، بڕەنەوتەکە چەنە، نرخی بەرمیل بە چەند حساب کراوە، هەموو ئەوانە نادیارن و ناشەفافن ناڕوون. ببوورە مامۆستاگیان جارێکی دیکە دەگەڕین وەلای ئینفرۆگاکەمان دواتر دێن وەلای بەڕێستان. جەلالگیان دیارە بەشێکی دیکە لە هاوکارانم بەشێکی دیکە لە لە ئینفۆگرافیکیان ئامادە کردەوەمان کە سەبارەت بە گرێبەستەکان و گەڕانەوەی کەمی داهاتە بۆ خەزێنەی گشتی. جیم گرێبەستی خراپ لە بەرژەوەندی کەس و لایەنی ناوخۆیی بەبێ ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتی دال فرۆشتنی نەوتی پێشوەختە بە کەمتر لە نرخی بازار. ئەمەش دوو خاڵی دیکەیە کە بارگرانی بۆ داهاتی گشتی لە هەرێمی کوردستان دروست کردووە. چاوەڕێ دەکەین کە هاوکارانم بەشێکی دیکە لە بابەتی ئەم باسەمان بۆ بێنە سەر شاشەکە ڕێگە لە ڕێگەگرتن لە دیوانی چاودێری دارایی بۆ وردبینی و پشکنین لە دۆسەی نەوتدا، هەروەها نادیاری و ناشەفافی لە زانیاریەکانی پەیوەست بە نەوت. ئەوە کە مامۆستا جەنابتان باستان کرد ماوەیەک بەر لە ئێستا مشتومڕێکی زۆری نایەوە کە دیوانی چاودێری دارایی بێڕۆڵە یاخود دەسەڵاتی نییە یاخود دەستی بەستراوە لە چاودێریکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت ئەوەی کە پەیوەستە بە بابەتی دارایی. دەپرسم دیوانی چاودێری دارایی لە هەرێمی کوردستاندا خۆی لاوازە بە ئەرکی خۆی هەڵنەساوە یاخود دەسەڵات وەکو کایەکانی دیکە سنووری بۆ ئەویشدانە و ناتوانێت وەکو پێویست کارەکانی بکات. خۆی دیوانی چاودێری دارایی مؤسسەیەکە لە وڵاتە بە یاسا کارەکە مؤسسەیەکی سەر بەخۆیە سەر بە پەرلەمانە ڕاستەوخۆ و خەڵکی زۆر دڵسۆزی تایە و لە هەر شوێنێک دەرفەت درابێ بە دیوانی چاودێری دارایی بە ڕێژەیەکی بەرز، چونکە ئیشی ئینسان یعنی شایستەی ئەوەیە کەم و کورتی تیاابێ و کەم بهێنێت لە ئاستی پێویستانە بێ، بەڵام بە ڕێژەیەکی بەرز ئیشەکانیان زۆر بە باشیەکەن و ئەکرێت دیوانی چاودێری دارایی لە هەر بوارێکا کارکە بەشێک بێ لە ڕاستکردنەوەی پرۆسەی یاسایی و بەشێک بێ لەوەی کە داهات بۆ خەزێنەی گشتی بگەڕێنێتەوە، ڕێگە بگرێت لە بەهەدەردان. بۆیە بەڵێ دیوانی چاودێری دارایی مؤسسەیەکی سەر بەخۆیە و ئەگەر دەرفەتی پێ بدرێت دەرفەتی پێدرێت لە هێندێک بواری بچووکە، مەسەڵەن هێندێک فەرمانگە کە داهاتی کەمیانتیایە پرۆسەی گەورەیانتیانە. خۆی حکمەتی گەورە لە چیایە؟ تۆ کاتێک کە سەرچاوی داهاتەکە قەبارەکەی چەند گەورە بوو ئەوەندە ئەگەری بەهەدەردان و گەندەڵی و پۆخڵەوات تیا بەهێزترە. بۆیە حکمەتی گەورە لە دەستکراوی دیوانی چاودێری دارایی ئەوەیە کە لە دۆسیەی نەوت تا دەستکراوە بێ ڕێگەی پێ بدرێ وردبینی و پشکنین لە دۆسیەی نەوت تا بکە. بۆ چونکە داهات لەوێ بڕی فرۆشتنی مانگانەی نەوت 1 تریلیۆن و 250 میلیارد دینارە. 1 تریلیۆن و 250 میلیارد دینار لەوە چێ بە وردبینی دیوانی چاودێری دارایی و ئیشکردنی بەردەوام لەگەڵیا لە ماوەی ساڵێکە بگاتە 1 تریلیۆن و نیو، واتە بە هەدەردانی 300 میلیارد بۆ بگەڕێتەوە. بەڵام دیوانی چاودێری دارایی بچێت لە 50 فەرمانگا بگەڕێ لۆچە نەتوانێت میلیارد دلار بۆ بگەڕێنێتەوە. بۆ چونکە لەوێ داهاتە گەورەکە نیە. پاشان لە گومرگەکانە یەکێک لەو شوێنانەی کە دەستکراوە نین دیوانی چاودێری دارایی ڕێگەیان پێ نادرێت دەرفەتیان پێ نادرێت داهاتی گومرگەکانە. ئێمە بیرمان نەچێت جموزۆڵێکی گەورەی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا، هەرێمی کوردستان لەگەڵ ئێران هەیە. هەرێمی کوردستان بۆتە دەواازەیەکی گەورەی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان عێراق شارەکانی تری عێراق و لەگەڵ هەرێمی کوردستانە و ئێستا هەرێمی کوردستان وەکو پردێک وایە لە نێوان ئاسیا و ئەوروپا. بۆیە بەڵێ لە گومرگەوە داهاتی گەورە لەوەیە
ئەگەر دیوانی چاودێری دارایی ڕێگەی پێ بدرێ وردبینی بکە و پشکنین بکە بە دڵنیاییەوە ئەو 150 میلیارد دینارە یەک بازی گەورەدا بۆ 300 میلیارد کە من خۆم خەمڵاندومە. سادەترین نمونە کاکزانە هێندێک خزمەتگوزاری هەیە لە خاڵە گومرگیەکانە ئیشی زۆر سادەن بە مۆزەفێک و دوانی حکوومەت دەکرێن و هیچ پرۆسێکی گەورەی تیانە کە پێویست کا بدرێتە کەرتی تایبەت کەچی دراوەتە کەرتی تایبەت هەندێک کۆمپانیا باشە ئەو گریمان پێویستە خزمەتگوزاریەکە بدرێ مەسەلەن پڕکردنەوەی فۆرمێکە مەسەلەن پشکنینێکە سۆنەرێکە هەرچی شتێک لەوانەیە گریمان ئەوە قەناعەتمان کرد بە ناچاری بە خۆمان ضرورە بدرێتە کەرتی تایبەت بەس کاتێ دێ بە کۆمپانیاکان بێ بە یاسا بێ واتە بێ ڕێو شوێنە یاساکان بگریتە بەر ئەویش ئیعلانکردنە کێبڕکێیە و هەموو ئەو ڕێشوێنانەی گرێبەستە گشتیەکانی پێ ئەکرێت دەبێ حکوومەتەیە قازانج بکە بەڵێ ڕێنماییەک هەیە ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2016 ئەگەر ئەو ڕێنمایی حکوومەت خۆی بەسەر گرێبەستی خاڵە گومرگیەکانە جێبەجێ بکرێت کە ئێستا دراونەتە کەرتی تایبەت و کۆمپانیاکان ئۆتۆماتیکی بەلای کەمەوە 70 تا 100 میلیارد دینار دەگەڕێتەوە خەزێنەی گشتی بۆ چونکە کاتێک کە تۆ تەندەرێکی لەو جۆرە ئاشکراکەی ئەبێ کۆمپانیەکان بێن کێبرکێکی حەقیقی بکەن نەوەکو حیزبێک حیزبەکانی دەسەڵات بێن بە تایبەت بیدەن بە کۆمپانیەکانی خۆیان کە ئێستا وایە و ئەمە بۆتە یەکێک لە هۆکارەکانی گرانی شتومەکیشە لە ناو بازار طبعاً بۆیە کاتێک گرێبەستێکی لەو جۆرە هەیە ئەبێ بڵێ کام کۆمپانیا بە زۆرترین گێڕانەوەی پارە بۆ حکومەتەکە ئەیدەمە ئەو بەڵام ئێستا گرێبەستەکان زۆرینەیان لە نێوان 160 تا 180 بۆ کۆمپانیاکان خۆیانە لە 110 لە 120 لە 130 بۆ خەزێنەی گشتی حکوومەتە یعنی هەر لە ڕێگەوە تۆ بەس هیچ کەس هیچ خوێنەواریەکی نەبێ و شارەزایی لە بواری دارایی و ئابووری نەبێ بڵێ من ئەم خزمەتگوزاریان داوە بە کۆمپانیایك لە 180 داهاتەکەی بۆ خۆی تێ ئەگا لێرە گەندەڵی هەیە زۆر باش مامۆستا جارێکی دیکە دەگەڕێنەوە لای سلایدەکانمان کۆمەڵێک بابەت و زانیاری دیکەماوەکە پەیوەستە بە ئەو ڕووداوانەی یاخود پانۆرامای ئەو ڕووداوانەی کە دەخزێنە بابەتی ئابووری لە ساڵی 2021 ئەنجامدانی گرێبەستی خزمەتگوزاری لە دەرەوەی یاسا و ڕێنمایە بەرکارەکان پێدانی بڕی 22,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بە قۆرەخکاری بە کۆمپانیای کار و فرۆشتنەوەی بە تەنیا 2 کۆمپانیا بە شێوەیەکی قۆرەخکاری دیارە ئەمە بارگرانی بۆ سەر داهاتی هەرێمی کوردستان دروست کردووە کە جەنابیشتان ئاماژەتە بەدا کۆمپانیەکان قاچیان خزاوەتە ناوتەواوی ئەو قازانجە ئابووریانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خستوێتە بەردەستیان بەپێی زانیاریەکانی کۆبنەوەی ڕۆژی 19/12/2021 لە نێوان لیژنەی دارایی و نوێنەرانی ئەنجومەنی وەزیران لە ساڵی 2021 بڕی داهاتی گومرگ بریتی بووە لە 139 میلیارد دینار وەک تێکرا بۆ هەر مانگێک ئەمەش زۆر کەمترە لەو بڕی پەرلەمانتاران و پسپۆڕان خەمڵاندنیان بۆ کردووە و بە نزیکەیی 300 میلیارد دیناری مانگانەیە مامۆستا لەو کورتێنانەی کە باز دەکرێت 139 میلیارد دینار کە ئێوە بە 300 خەمڵاندوتانە حەزەکەم دوایی بینەسەری و قسەیەکی لەسەر بکەین بەپێی ئەلف بە پێدانی ژمارەیەک خزمەتگوزاری بە چەند کۆمپانیایەک بەپێ ڕەچاوکردنی یاسا و ڕێنمایە بەرکارەکان و دوور لە چاودێری پارلەمان و دیوانی چاودێری دارایی دیارە ئەمانە بەشێک بوون لەو بابەتانەی کە ئێمە لە پانۆرامای ڕووداوەکانی 2021 سەبارەت بە دۆسەی ئابووری ئامادەمان کردووە ئەم کۆمپانیایانە بوونەتە هۆی زیانگەیاندن بە داهاتی گشتی بە نزیکەی 100 میلیارد دیناری مانگانە بە لێخۆشبوونی گومرگی کە زۆرێکی بەنایاساییە جیم فرتوفێڵی گومرگی دال خراپی بەڕێوەبردن لە خاڵە گومرگیە سنووریەکان پێم خۆشە قسەیەک لەسەر ئەو بابەتانە بکەین کە ئێستا ئێمە ئاماژەمان پێدات مەسەلەی قازانج کۆمپانیەکان ئەوە کە بەشێکی داهاتی هەرێمی کوردستان دەبن یاخود حکوومەتی هەرێمی کوردستان لە گومرگی کۆمپانیەکان لە قازانجی کۆمپانیەکان خۆش دەبێت ئەمە وەکو زاهیرە تا چەند ئێوە وەکو پەرلەمان وەکو لیژنەی دارایی بینیوتانە کە زیانی بە ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان گەیاندووە زیانێکی گەورەی گەیاندووە کاکزانە ئەکرێت داهاتی گومرگ هیچ کەمتر نەبێت لە داهاتی نەوت نەک بە ژمارە بەڵام بە قەبارەی گەورە داهاتی گومرگ من بەپێی ئەو ئاڵوگۆڕە بازرگانی کە هەیە لە خاڵە سنووریەکانە چونکە لە ساڵانەوەتی هەموو ئاڵوگۆڕی بازرگانی نێوان عێراق و تورکیا لە ڕێگەی خاڵی ئیبراهیم خەلیلەوە هەیە معقول نییە ئیبراهیم خەلیل مانگانە
مثلەن 7 ملیار دینار داهاتی هەبێ و باشماک مثلەن ئاڵوگۆڕێکی گەورەی تایە 6 خاڵی سنووری لە سنووری پارێزگای سلێمانی ساڵانە 10 ملیار دۆلار ئاڵوگۆڕی بازرگانی تایە ئەمانە مەفروض وایە ئەم نیشانانە بینی مەفروض وایە داهاتێکی گەورەت هەبێ بەس کاتێک گێت لە وەزارەتی دارایی پرسی سەرەکی داهاتی مانگانەی تێکڕای داهاتی مانگانەی با بڵێن گومرگ 139 ملیار دینارە ئەمە چییە وای کردووە کە من قەڵاندومە بە 300 ملیار دینار بێتە سەر 139 ملیار دینار ئەوانەیە کە جەنابەت ئێستا ئاماژەت پێدا یەکەم خزمەتگوزاری دراوە بە کۆمپانیەکان لە کاتێکا پێویست نییە خۆ ئەگەر هەر درا ئەبێ بە یاسایی بدرێ ئەبێ بە کێبڕکێ بێ ئەبێ مەسلحەی عامە تحقیقکە واتە زۆرترین داهات بۆ خەزێنی گشتی بگەڕێنێتەوە نەک زۆرترین داهات بۆ کۆمپانیەکان طبعاً کۆمپانیەکان کۆمپانیای حزبیشن لە سانەوەتی کۆمپانیەکان چونکە ئێستا من یەک ملاحەزەی بچووک لەسەر ئەوە شەدەم مەسەلەی کەرتی تایبەت و کۆمپانیەکان لە کوردستان کێشەی چییە خاڵێکی ترەوەیە تا ئێستش قاچاقچێتی ئاشکرا هەیە بە ئاشکرا بە ڕۆژی ڕووناک هێندێ ماوا دەهێنرێتە ژوورەوە و ئەمە 1 دینار قازانجی بۆ خەڵکی کوردستان نییە نادرێتە گومرگ ناچێتە خەزێنەی گشتیەوە تا ئێستاش فرتوفیاڵی گومرگی هەیە لێخۆشببوونی گومرگی کە بەشێکی زۆری نایاساییە ئەمە یەکێکتر لە ڕێگاکانە سەبارەت بە کەرتی تایبەت و کۆمپانیەکان کاک جەلال کێشەکە لە چیایە ئێمە ئەگەر وڵاتێک بین وڵاتی دامەزراوە بین و موسسات بەرکار بێ و بەرژەوەندی گشتی لە حکوومەتە تحقیق بێ و دادگاکان بەهێز بن دەستەی نەزا بەهێز بێ دیوانی چاودێری تارایی ماسەلەن بە ئەرکەکانی سەرشانی خۆی هەستێ و ڕێگەی پێ بدرێ شتێکی ئاساییە کە هێندێک خزمەتگوزاری حکوومەت بیدێتە کەرتی تایبەت چونکە کەرتی تایبەت باشتر جێبەجێیەکە یەک خزمەتگوزاریەکە باشتر جێبەجێەکە دووەم پارەی زیاتریش بۆ خەزێنی گشتیە گەڕێنێتەوە ئەو ساتۆ باشتر تەوزیعکێتەوە بەسەر خەڵک و خزمەتگوزاریەکانە بەڵام لەبەرەوەی لە کوردستانە کەرتی تایبەت لەلایەن هەردوو حیزبی دەسەڵات و قۆرخ کراوە زۆر باشە گروپی کۆمپانیا و با ئەم قسەیە تەواوکەم گروپی کۆمپانیا و کۆمپانیای سەر بە هەردوو حیزبی دەسەڵات بوونەتە مۆرانە بە سەرداهاتی وڵاتەوە بۆیە هەر خزمەتگوزارێکی حکوومەت درا بە کۆمپانیا بزانە بەرژەوەندی خەڵک پێشێل کراوە تا دۆخەکە بۆ جۆرە بێت زۆر باشە جەلال گیان گۆشەیەکی دیکەماوە هەر سەبارەت بم بابەتە پێم خۆش ئاماژەی پێ بدەیت دواتر بۆ پرسیارەکان دەگەڕێنەوە بۆ لای مامۆستا عومەر هەنگاوی کردداری بۆ چارەسەری دۆخی خراپی بەڕێوەبردننی دارایی واتەوەی کە دەبێ وەکو چارەسەر بگیرێتەوە بەر هەرچەندە سەرەتا ئاماژەمان بۆەوە کرد کە دەبێت پرۆژه یاسا هەبێت لە بابەتی ئابوووریە و یاسای بودجەمان هەبێت ساڵانە بەڵام ئەوەی کە شارەزایان باسی دەکەن بەردەوامبوون لەسەر گرتنەبەری ڕێکاری پەرلەمانی و بە دۆراچوونی پەرلەمانی ڕێکاری پەرلەمانی بە دڵنیایی هەمان پرۆژه یاسایەکێکە لە هەوڵ و تەقەلا باشەکان خاڵی دووەم هەوڵدان بۆ وردبینی لە داهاتەکان لە ڕێگەی دیوانی چاودێری دارایی و تیمەکانیان و دەرخستنی زیاتری ڕاستیەکان لە ڕێگەی پشکنین و وردبینی داهات و خەرجی لە سەرچاوەکانیانەوە کە ئەمەژە و خاڵە و زیاتر ماساڵمەر گرنگیەکی زۆری پێدا و خاڵی سێەم پرساندنی وەزیرانی پەیوەندیدار بۆ ئەوەی لە بەردەم پەرلەمان ئامادە بن و وەڵامی پرسیاری خەڵک لەسەر داهات و خەرجیەکان بدەنەوە کە بەداخەوە دەزانین چۆن کابینێ نوێم مامەڵە لەگەڵ ئەم بابەتەیە دەکا و ئەگەر بێت و بانکێشتی هەندێک وەزیر یاخۆت ئەنجومەنی وەزیران بکرێ بۆ پەرلەمان وەکو شەڕی نێوان لایەنە حزبە سیاسەکانی لێدێت کەەوە دوایش دەکەینە پرسیار بۆ مامۆستا عومەر کە ئەمە خاڵی سێمانە بابزانین خاڵی چوارەم گرتنەبەری ڕێوشوێنی یاسایی و جوڵاندنی سکاڵا لە دادگا دژی ئەو کەسانەی ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ بەرپرسیارن و کار بە یاسا ناکەن یا خۆت گرێبەستی نایاسایی دەکەن و دەبنە هۆی بە فیڕۆدانی سەروەت و سامانی گشتی کەوە خاڵێکی دیکەیە و دیارەگەڕانەوە بۆ یاسا خۆی یەکێک لە گرفتەکانمان لە هەرێمی کوردستانەوەیە کە ئەگەر بتوانانی ئەمە سکاڵایش تۆمار بکەمەوە سامە ڕەنگە دەرەنجامەکەی زۆر ئاسان نێتەوە دەستە دوانیە یەکێک لە کێشەکان تەبان هەیمەنەی حیزبەکانی دەسەڵاتە بەسەر دادگاکانەوە بەداخەوە یەکێک لەو شوێنانەی کە مای دارزانی سیستەمە و مای ئەوەیە کە گەندەڵی گەشەی زیاتر بکە ئەوەیە کە دادگاکان بەهێز نەبن سەر باشەمەسام ئەمەی کە دەبینین لە سنوورەکان لە مەرزەکان واتە خاڵە سنووریەکان لە مۆزوعی نەوت تەنانەت کۆمپانیا دیلۆت کە خۆیان هێناویان ئێستا دەرەنجامەکەی دیارە چیمان پێ دەڵێ پێت وایە ئەمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیکان نەزانیە یا سیاسەتی خۆیەتی وا دەکات و ئامانج لەم سیاسەتە چۆنە کاتی ئەگەر قەرار بێت سیاست بێت ئایا چارەسەر چییە؟ ئایا چارەسەرەکە هەمان خاڵن؟ طبعا نەزانی نییە بێگومان هەموو ئەم گەورە بەرپرسانی لە هەرێمی کوردستانە بەرپرسیاری دۆخی ئێستای هەرێمی کوردستانن کە داهاتێکی زۆر هەیە و ژیانی خەڵک خراپە و 30 ساڵ تەمەن بەڕێیەکەی خزمەتگوزاریەکان وەکو پێویستین و هەر گۆڕانکاریە ڕوو بدا لە دەرەوەی هەرێمی کوردستان بە زیان بۆ هەرێمی کوردستان بشکێتەوە
ئەمانە لە نەزانیەوە نییە بەداخەوە سیاست لە وڵاتانە یا بە شێوەیەکی گشتی حیزب و سیاست ئەبێ بۆ خزمەت و بەرژەوەندی بێ واتە ئەبێ کێبڕکێ لەسەر بنەمای پرۆژە بێ وابێ حیزبەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بە یەکەوە کێبڕکەی یەکتری بکەن بۆ کیان باشتر خزمەتی خەڵکی کوردستان بکە بەداخەوە هەر لە دوای ڕاپەڕینەوە دوو حیزبی دەسەڵات هاتن بە پێچەوانەوە کێبڕکەی یەکتریەکان لەسەر عقڵیەتێکی زۆر بچووک ئەویشەوەیە چەند چەکدار لە دەوری خۆیان زیاتر کۆ بکەنەوە ئینتیمای کێ بکڕن و لە سنگەرێک بیگوازنەوە بۆ سنگەرێکی تر و لە ڕێگەی دەست بە سەراگرنی داهاتەکانە و دەوڵەمەندکردنی خۆیان پێیان وایە ئەمە ڕێگە ڕاستەکەیە بەداخەوە ئەمە بە مەبەست وایە و ئەمە کوردستانە خاتە دۆخێکی زۆر پڕمەترسیەوە کە ئەوەی ئێستا هەیە کە هەمومان لێترسین کە خوانە خواسە کە ئایندەی هەرێمی کوردستان لەوەی ئێستاش خراپتر بێت بێگومان خراپترە بێت ئەگەر دەسەڵات ئەگەر حکوومەت بەم جۆرە کەم تەرخەمیە بەڵام ئایا ئەگەر قەرار بێ ئەمە سیاست بێ بە شەڕی پەرلەمانتاری چارەسەر دەکرێیانە چونکە مامۆستا عومەر دەبینین پەرلەمان ینی هێزی حزبە لە پەرلەمانیشا دەتوانێت کارکە ئەوە سیاستی حزبەکە دەتەوە بەوە ڕاستی ئیشەکەی کە دەتەوێت لە ڕێگەی پەرلەمانەوە کاری پەرلەمانتاریەوە ژێرخانی ئابووری وڵات باش بێوانیە شەفافیەتە بێ لە ئابووریدا کاتێک کە ئەمە بوو بە سیاستی زۆرینەیەک لە ناو هەرێمی کوردستان زۆرینەیەک لە پەرلەمانی کوردستان چارەسەر لەم کاتەیە چییە تەنها بەکاری پەرلەمانتاریە کاک جەلال لە هەموو دنیا بەشداری سیاسی یا هەوڵدان بۆ گۆڕانکاری لە سیستم و لە حکوومەتە بە دوو ڕێگەکرێ یا ڕێگەی ئاشتی یا ڕێگەی شەڕ و ئینقیلاب و شۆڕش و ئەوانە ڕێگەی ئاشتی ڕێگە ڕاستەکەیە ڕێگە دروستەکەیە ڕێگە باشەکەیە و بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستانە تا ئێستاش هەموو لەسەر ئەوە کۆکین ئەبێ ئێمە ئاشتیانە هەوڵی ئەوە بدەین کە ئەم شێوازە حکومڕانیە هەیە لە هەرێمی کوردستانە کۆتایی پێبێنین چکە بەڕاستی بەم شێوازە ئایندە هەرێمی کوردستان دیاری نابێت جا لە شێوازی ئاشتیانە کاکزانە پەرلەمان ڕۆڵێکی گەورە ئەکرێ بگێڕێ هاوڵاتی وشیار لە کاتی دەنگدان و بەشداری هەڵبژاردنەکانە ئەکرێ ڕۆڵێکی گەورە بگێڕێ میدیا ڕۆڵی گەورەیە گێڕێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆڵی گەورەیە گێڕن و دادگاکان ئەتوان ڕۆڵی گەورە بگێڕن ئەم وەسیلانە وەسیلەی ئاشتیانن ئومێ دەکەم دەسەڵات لە وەسیلەی ئاشتی گوێ بگرێ چونکە ئەگەر گوێ نەگرێ بەڕاستی هیچ کەسمان ئایندەی خۆمان لە هەرێمی کوردستانە نابین زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لەسەر دۆسەی ئابووری لەم بەشەدا لەگەڵمان بووی ماندوومان کردی زۆر سپاس دۆخی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2021دا تەواو جێی نیگەرانی بۆ ئەگەر ساڵانی ڕابردوو کێشە کۆمەڵایەتیەکان لە گیرۆگرفتی خێزانی و زیادبوونی ئامارەکانی تەلاق و دواکەوتنی هاوسەرگیریدا بەرجەستە بوو بن ئەوە لەم ساڵدا دۆخی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان ئاقارێکی ترسناکتری گرتووە و حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن و تاوانکاریش ڕووی لە زیادبوون کردووە بە بڕای بەشێک لە توێژەرانی کۆمەڵایەتی لە ڕێی پێدانی زۆرێک لە سێکتەرە خزمەتگوزاریەکانی با کەرتی تایبەت و کۆمپانیەکانی نزیک لە حەزب حکومەت یارێم لە ساڵی 2021دا زۆرترین بارگرانی دارایی و خزمەتگوزاری خستواتە سەرشانی هاوڵاتیان کە ئەم حاڵەتەش بە هۆکاری جۆراوجۆر و زەمینەی تاوانکاری و کێشە کۆمەڵایەتیەکان زیاتر دەرەخسێنرێت. لە ساڵی 2021دا زۆرترین بارگرانی دارایی خراوەتە سەرشانی هاوڵاتیان بە تایبەت پێدانی سێکتەرە جیاوازەکان بە کەرتی تایبەت و زیادکردنی باج و ڕسوماتەکان لە کابینەی نۆیمی حکومەتی هەرێم لە ماوەی دەست بەکاربوونی کابینەکە تاکو ئێستا زۆرترین بڕیار کە دەرکرابێت دروستکردنی بارگرانی بووە لەسەر هاوڵاتیان پەرلەمانتارانیش پێیان وایە
کابینەی نوێم هیچی لا کارنامەکەی جێبەجێ نەکردووە. بچووکترین ئەرک کە دابەشکردنی موچەیە ماوەیەکی زۆر دەخایەنێت و هەر ڕۆژێکیش چین و توێژێکی جیاوازی کۆمەلگا لەسەر شەقامەکان دەبن بۆ داواکردنی مافەکانی خۆیان. ئەتوانین بڵین هەر هیچ لە کارنامەکە جێبەجێ نەکراوە. ئێمە بینین بەردەوام کێشە و ناڕەحەتی هاوڵاتیان هەر ڕۆژەی چین و توێژێک دێنە سەر شەقامەکان و داوای مافی خۆیانەکەن لە ماوەی ڕابردووە بینیمان. ئەگەر کابینێکە کابینێکی باش بێ ئەم ناڕەزایەتیە ڕوونادا. کێشەی گەورەی دابەشکردنی موچە هەیە لە کاتێکا کە پسپۆڕانی ئابووری و دارایی و ئێمەش وەکو چاودێری وەزارەتی دارایی و وەزارەتە پەیوەندیدارەکان ئەزانین کە داهاتی ناوخۆ و ئەو داهاتی کە با بڵین لە فرۆشتنی نەوت و ئەو مەبلەغە پارەی کە هاوپەیمانان نێنێرن بەشی دابەشکردنی موچەکە بەبێ لێ بڕین و لە کاتی خۆیان بەڵام ئەبینین 20 ڕۆژ ئەخایەنێ 22 ڕۆژ ئەخایەنێ هەتاوکو موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. توێژەرێکی کۆمەڵایەتیش گۆڕانکاری خێراکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا بە هۆکاری سەرەکی دروستبوونی کێشەکان دەزانێت. لە پاڵ ئەوەشدا هۆکاری سیاسی و قەیرانی دارایی بە هۆکارێکی تر دەزانێت لە دروستبوونی کێشە. دامانی کۆمەلگا تووشی شۆک بوون بەرامبەر بە ڕوودا و دیاردەنوێیانێکەوە لە جیهانی دەرەوە هەیە لە جیهانی ڕۆژئاوا هەیە بەرامبەر بە جیهانی تازەی کۆمەلگای ڕۆژهەڵاتی. لە پاڵ ئەمەشدا بێگومان هۆکاری تریشمان هەیەکەوە هۆکاری لاوەکینە ڕۆڵیان هەیە لە زیادبوونی کێشە خێزانیەکان ئەوش هۆکاری سیاسیە بەڵام ئەم هۆکارەتوانم وەکو هۆکارێکی زۆر لاواز و لاوەکی کەوا ئەمە کاریگەری هەیە لەسەر زیادبوونی کێشە گرفتە خێزانیەکان لەناو کۆمەلگەی کوردیدا. لە ساڵی 2021دا هەرێمی کوردستان و بە تایبەت شاری هەولێر تووشی چەندین کێشەی جۆر بەجۆر بۆتەوە. کێشەی گرانی بنزین و گرانی نەوتی سپی و دابەش نەکردنی نەوتی سپی و بێئاوی و خراپی کارەبای نیشتیمانی و هاتنەوەی زۆری پارەی کارەبای نیشتیمانی و پارەی ئاو. ئەمە جگە لە زیادکردنی باجی گومرگەکان کە بە شێوەیەکی بەرچاو کاڵا و شتومەکی ناوخۆیی نرخیان بەرز بۆتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر. بەڵە بەڕێزان بۆ گفتوگۆ لەسەر بارودۆخی بەتایبەتی گرفتە کۆمەڵایەتیەکان و قەیرانی کۆمەڵایەتی لە ساڵی 2021 وروها دەرەنجامی یا درێژکردنەوەی بۆ ساڵی 2022 میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا خوورشید کۆمەڵناس و مامۆستای زانکۆ دەکەین کە لە هەولێرەوە میوانمانە. دکتۆرگیان زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. با بزانین کۆمنتت لە بابەتی کۆمەڵایەتی لە 2021 و ئەو قەیرانانەی کە ڕوبەری کۆمەلگاکەمان بوونەتەوە یاخود درێژکراوەی ساڵانی ڕابردوو بوون. چییە کۆمنتت؟ بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، ڕاستە قەیرانەکان مەرج نییە بنج و بناوانیان هەر لە بنەڕەتەوە کۆمەڵایەتی بێ، بەڵام کاردانەوەی بارودۆخێکی گشتی لە بوارەکانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و پەروەردەی و ئەوانە ڕنگدانەوەی لەلایەنە کۆمەڵایەتیەکاندا زۆر بە ئاشکرا دەردەکەوێ و وەکو ئەنجام وەکو لێکەوتە لەو بارودۆخە ناسازە ناڕێکەی کە بەڕاستی کۆمەڵگەکەمان پێدا تێدەپەڕێ شوێنەوار و ئەنجامگەلێکی زۆر دەبینین. ڕەنگە ئێمە نەتوانین لە ماوەیەکی کەم لە چەند خولەکێکدا بتوانین هەموو شتەکان دەربڕین، بەڵام دەبێ ئاگامان لەوە بێ کە هەر کۆمەڵگەیەک بنج و بناوانی ئەساسەکەی کە تەرکیبەیەک و بنیادێکی بەهاییە یان ئاکاریە کە بە هاوکاری لە نێوان لایەنی ئاینی و لایەنی ئاکار و دابوونەریتی کۆمەڵایەتی جۆرێک لە هەست و لە بیرکردنەوە و لە ڕەفتار پەیدا دەبێ لای تاکەکان کە بتوانێت بە شێوەیەک ڕەفتار بکە لە بەرژەوەندی خۆیدا بێ، بەرژەوەندیەکانی خۆی لەبەر چاو بێ، بە چاوڕوونی تەمەشای بابەتەکان بکە، وەکو لە سوورەتی مولک خۆی تەعالا پێمان دەفەرمێ ئەفەمەن یەمشی مکبا عەلا وەجهیه ئەهدا ئەممەن یەمشی سەویەن عەلا صراط مستەقیم.
لە ڕاستیدا ئینسان کاتێک بەها باڵەکان کاریگەر نەبوون لە ژیانیاندا و نەیتوانی لە ژێر ئاراستەی بارودۆخێکدا بڕوە کە بەرژەوەندی خۆی بەهاکانی ئایندەی لەبەر چاو بگرێ تووشی جۆرێک لە سەرگەردانی و لە جێژاوێک دەبێت کە لە ڕاستیدا بە ئاسانی ناتوانێت لێی دەربچێت. بۆ نمونە ئەوەی کە ئێمە دەیبینین لە ڕۆژگاری ئەمڕۆدا زۆربەی دەستگاکانمان ئەگەر نەڵێن پەیچیان کەوتووە دەتوانین بڵێن تا ڕادەیەکی زۆر تووشی عەجز و کەمتەرخەمی و بێدەسەڵاتی بوون لە ئاست ئاراستەکردنی تاکەکان و لە ئاست بنیاتنانەوەی کەسایەتیەک لە لای مرۆڤی کورد کە بە ورەیەکی بەرزەوە بە ئاسۆیەکی ڕوونەوە بە دووربینیەوە تەماشای ژیانی خۆی بکە بە برەپرسیارەتیەوە هەڵس و کەوت بکە لەبەر ئەوە تەمەشا دەکەین کێشە و ئاژاوەی زۆر دروست بوون. بۆ نمونە ئەو دەستگایانەی کە مرۆڤ ئاراستە دەکەن و کەسایەتی بنیاد دەنێن هەر لە منداڵیەوە بگرە هەتا ئەو ڕۆژەی کە لە دنیا دەردەچێ دەکەوێتە ژێر کاریگەری ئەو دەستگایانەوە دەستگایەکی وەکو خێزان وەکو پەروەردە وەکو ڕاگەیاندن وەکو دەستگای سیاسی و ئیداری وەکو دەستگای ئابووری دەستگای ئاینی ئەمانە هەمووی بەرپرسن و بارێکیان لەسەر شاندایە ئەو بەرپرسیارەتیە ئەگەر نەیگەێنن کاری پێ نەکرێ ویان کارانە بێ لەسەر تاکەکان ئەو تاکانە لە ڕاستیدا تووشی سەرگەردانی و تووشی لادان و ئینحرافاتی زۆر دەبن. بۆیە ئێمە کاتێک ژیانی خۆمان وەکو تاک وەکو هەر لە منداڵیەوە لەسەر ئەساسی بەها باڵاکان لەسەر ئەساسی ئاکاری بەرز لەسەر ئەساسی بڵین بەرپرسیارەتی بەرامبەر بە کەسایەتی خۆمان بەرامبەر بە دەوروبەرەکەمان بە خێزانەکەمان بە کۆمەڵگەکەمان لەسەر بنەمایەکی بەهای تۆکمە دانەمەزرێنین حتمما خۆمان و خەڵکی دیکەش پێمانەوە مادوو دەبن و دەکەوینە جێژاوێکەوە کە لە ڕاستیدا شوێنەواری زۆر ترسناکی لێ پەیدا دەبێت. بۆیە خۆی تەعالا پێمان دەفەرمێ ئەفەمەن ئەسەسە بنیانەه على تقوى من الله ورضوان خير أم من أسس بنيانه على شفا جرف هار فانهار به في نار جهنم والله لا يهدي القوم الظالمين. يعني مرۆڤ ئەگەر ئەو ژیانەی هەیەی ئەو ئاواستەی هەیەی ئەو بەرژەوەندیانەی هەیەی لەسەر ئەساسێک دای بمەزرێنێ کە ڕەزامەندی خوایە بەرژەوەندی کۆمەڵگەیە بەرپرسارەتیە بەرامبەر بە خێزان بە دەوروبەر بەرامبەر بەو کەسانەی کە لە ئایندەیەکی نزیکدا بڕیار وایە پشتمان پێ ببەستن لە شوێنە جیاجیاکان لە هەڵوێستێکی فەرمی لە هەڵوێستێکی نافەرمی لە هەر شوێنێکدا ئەگەر لەسەر ئەو ئەساسی ئەخلاق و دابوونەریت و بەرژەوەندیە گشتیانەی کە کۆمەڵگە پێویستیان پێ هەیە و بە درێژایی هەزاران ساڵ داڕژراون و ڕێکخراون و کۆمەڵگە با بڵین جۆرە تەباییەک لە نێوان تاکەکانیدا دروست بووە لەسەر ئەو بنەمایە ئەگەر بەو شێوە بێ دەتوانین کۆمەڵگەی خۆمان ناو بەناو نوێژەم بکەینەوە بیر و بۆ چۆنمان هەڵوێستەکانمان تێڕوانینمان بۆ ژیان بۆ ئایندە بۆ بەرژەوەندیەکان بە شێوەیەک دابڕێژینەوە کە بەڕاستی جێگەی شانازی بێت جێگەی سەروەری و دەسەڵات و ئیمکانیات و بنیاتنان بێت. زۆر باشتۆر ئێمە راپۆرتێکمان هەیە سەبارەت بە ئاشتی کۆمەڵایەتی بە یەکەوە بینەری دەبین دواتر لەگەڵ بەڕێستان لەم بەشەدا بۆ تەواوکردنی گفتوگۆکە دەگەڕێینەوە لای بەڕێستان. خۆشەویستانم بە پێی باری کۆمەڵایەتی و قەیرانە قوڵەکانی ساڵی 2021 بێ دۆخی هەرێمی کوردستان پێچەوانەی ئەو بانگەشانەیە کە گوایە ئاشتی کۆمەڵایەتی و سەقامگیری تێیدا بەرقەرارە و کار لەسەر تەبای نێوان هاوڵاتیان و پێکاتەکان کراوە. بانگەشەکان لە کاتێکدان بۆ چەندەمین جار بە پاساوی بێبنەما و تەنانەت بە پرۆگرامی خوێندنیش هەستی ئاینی زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێتە ئامانج. ئەوە سەرڕای بێبەرنامەی بۆ تاک و کۆمەڵگە و کردنەوەی دەرگای هەزاران نەخۆشی کۆمەڵایەتی کە بە پاساوی جیاواز گەشەیان پێدەدرێت.
وڵاتانی مرۆڤ سالار شانازی بە ئازادی و سەروەری هاوڵاتیانیانەوە دەکەن. جەختکردنەوە لە ئازادیەکان و پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی وەکو بنەمای ئاسایشی نەتەوەی هەژمار دەکەن و بە دەستور و یاساکانیان چەسپاندویانە بە پێچەوانەی بانگەشەی چاواشەکارانەی دەسەڵاتە دیکتاتۆریەکان کە سەپاندنی ئاسایش دەکەنە بنەمای کامەرانی گەلانی ژێر چەپۆکیان. ئەگەر بە پێی ئەو پێوەرەی سەرەوە دۆخی هەرێمی کوردستان هەڵسەنگێنین هەرگیز ناتوانین بنەماکانی مرۆڤ سالاری و ئازادی ڕاستەقینە و مافی هاوڵاتی بوون ببینین. چونکە لە دوای 30 ساڵ هێشتا زمانی چەک و میلیشیا لە بری دەستور و یاسا بڕیار دەدات و هەر ڕۆژە و لە شوێنێکدا و بە پاساوێک کەرامەتی مرۆڤەکان دەشکێندرێت. کارنامەی ئەم دەسەڵاتە بۆ خۆی لە بواری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیدا بووەتە هۆکاری تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی. نەبوونی بنەما دیموکراسیەکان و دامەزراوە دەستوریەکانی دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات کە چوارچێوەیەکی گشتیە بۆ کار و چالاکی سیاسی و حیزبی و لە وڵاتانی ئازاد و دیموکراتدا حیزب پاشکۆی ئەو دامەزراوانەیە. بۆیە دەستا و دەستکردنی دەسەڵات سانا و بێگرفتە بە پێچەوانەی نمونەی وەکو هەرێمی کوردستان کە هەموو ئەو دامەزراوانە وەکو کاڵای بە باڵابڕاوی دوو حیزبی دەسەڵات دامەزراون. حیزب گەورەترە لەو دامەزراوانە و ئەوانیش تەنیا بۆ ماکیاژی دەسەڵاتی خۆسەپێنیان هەر کاتێ ویستیان بە ئارەزووی خۆیان ئاراستەیان دەکەن. بۆیە لە 30 ساڵی ڕابردوودا قەیرانە سیاسیەکان گەورەتر بوون و ئیرادەیەکی ڕاستەقینەی گۆڕانکاریش لەو دەسەڵاتدارانەدا نابینرێت. هەر ئەو ناشەفافی سیاسەتیشە بووەتە هۆکاری قەیرانە قوڵە ئابووریەکەی هەرێم و دەیان کێشەی بۆ موچەخۆران و بازاڕەکانی هەرێم و کەرتی ئابووری و وەبەرهێنان خوڵقاندووە. لە ڕووی کۆمەڵایەتی و قەیرانە قوڵەکانیەوە کارنامەی هەرێم بە پێچەوانی بانگەشەی سیاسیەکانی کە گوایە ئاشتی کۆمەڵایەتی و سەقامگیری تێدا بەرقەرارە و کار لەسەر چەسپاندنی برایەتی نێوان پێکاتەکانی کراوە. بە پێچەوانەوە ئەوە چەندین جارە بە پاساوی جۆراوجۆری بێبنەماوە با پرۆگرامی خوێندن هەستی زۆرینەی موسڵمانانی هەرێم دەکرێتە ئامانج. ئەوە سەرەڕای بێبەرنامەی بۆ تاک و کۆمەڵگەوکردنەوەی دەرگای هەزاران نەخۆشی ئەخلاقی و تیراوێی کۆمەڵایەتی کە چەندین جار دەستگا فەرمی ئەمنیەکانی هەرێم ئاماژان بەو قەیرانە ئەخلاقیە کردووە کە مەخابن بە بەرچاوی حکومەت و دەستگاکانی و بگرە هەندێک جاریش بە پاساوی جیاوازەوە گەشەیان پێدەدرێت. چەسپاندنی ئاسایش بەمانای چەسپاندنی ئاشتی کۆمەڵایەتی نییە. ئاشتی کۆمەڵایەتی ئەو کاتەیە کە کەرامەتی مرۆڤەکان پارێزراو بێت، ئازادیەکانیان بە یاسا ڕێکخرابێت و کەس نەتوانێت بە پاساوی بێبنەما پێشێلی بکات. دەنا ئەو جۆری چەسپاندنی ئاسایش لە هەموو وڵاتە دیکتاتۆرەکاندا بەرقەرارە. ئاشتی کۆمەڵایەتی پاراستنی سنوورە پیرۆزەکانی ئازادی مرۆڤە. ئەوەش بەو مانایە نییە بە پاساوی ڕێز لا کەمینە مافی زۆرینە پێشێل بکرێت، بەڵکو دەبێ هەمووان سنوورەکانی یەکتر بپارێزن. بەڵە بەڕێزان دەگەڕێنەوە لای میوانەکەمان بەڕێز دکتۆر عەبدوڵڵا خورشید کۆمەڵاس و مامۆستای زانکۆ لە هەولێرەوە. دکتۆرگیان دووبارە زۆر سپاس ببوورە. دکتۆر دەمەوێت بزانم ئایا سەرچاوەی وەک لەوە سەرەتای قسەکانیشتا ئاماژەت بۆ وەک ڕاستە گرفتە کۆمەڵایەتیەکە دەرەنجامە، بەڵام ئەو گرفتە کۆمەڵایەتیانی کە لە کۆمەلگای ئێمە هەن سیرکە خۆسووتاندن کە ڕاستە هەندێک لەم قەیرانانە یا ئەم گرفتانە لە هەموو کۆمەلگایەکی دیکە هەن، بەڵام ڕەنگە ڕێژەکەی زۆرتر بێ، بۆ نمونە خۆسووتاندن، خۆکوشتن، ڕەنگە کۆچ کە ڕێکێکە لەو گرفتانە، واروەها گرفتە خێزانیەکان، ڕێبەرزبوونەوەی ڕێژەی تەلاق، کەمی زەواج، هەموو ئەمانە ئەگەر سێری ئەم 2-3 ساڵەی ڕابردوو بکەین سەرچاوەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ ئایا قەیرانی سیاسی و ئابووری کاریگەریان هەیە لەسەر بەرزبوونەوەی ئەم ڕێژەی ئەم قەیرانانە؟ مەسەلەی قەیران لە ئاستێکی کۆمەڵایەتی گشتی و یاخود لە ئاستی تاکە کەسیدا ئەگەر تەمەشای بکەین لە ڕاستیدا کۆمەڵگەی ئێمە تووشی وەزعێک بووە دەتوانین بڵین بە هیچ پێوەرێک ناتوانین ئێمە بیپێوین لەگەڵ وڵاتان و کۆمەڵگەکانی جیهان. بۆیە تەمەشا دەکەین بۆ نمونە لە خێزانێکدا
ئەو خۆشەویستی و ئەو پێکەوە دانیشتن و ئاڵ و گۆڕ و وەرگرتنی بیر و ڕاو ئاراستەکاری و ئەوانە لە دایک و باوکەوە بۆ منداڵەکان لە گەورەکانەوە بۆ بچووکەکان وەکو جاران نەماوە لەبەرەوەی خەڵک لەلایەکەوە مەشغوڵە لە دوای بژێوی ژیانە لەلایەکی دیکەوە بە هەندێک ئامێری تەکنۆلۆجی وەکو مۆبایل و وەکو بڵێن قەتەکانی ئەنتەرنێت و ئەوانە وای لێ هاتووە تاکەکان یەکە بە یەکە وەکو بڵێ دیواریان لە بینی خۆیان هەڵچنیوە و ئەو پردانە وەکو ڕایەڵ نەماوە لە نێوان تاکەکان سوود لە یەکتری وەرگن لەلایەکی دیکەوە لە قوتابخانە بۆ نمونە تەمەشای بەرنمەکانی خوێندن دەکەی جاران ئەوەندەی بڵێن پەروەردە بوو شان بەشانی لایەنە فێرکردنەکە تاکەکانی ئاراستە دەکرد بەرەو با بڵێن بەهای باڵا بەلەو بەرژەوەندیە کۆمەڵایەتەکان بەرەو بابەتە پیرۆز و بە نرخەکان ئێستا تەمەشا دەکەین هەندێک شتی گشتی کە دەتوانین بڵین 10-12 ساڵ دووبارە دەبێتەوە دەخوێندرێ ئەوە مافی مرۆڤ و ئەوە کۆمەڵگەی مەدەنیە و ینی بەڕاستی ئەمانە جێگەی ئاین ناگرنەوە جێگەی مەسەرەن ئەو دەقانە ناگرنەوە کە وەکو ئاەتی قورئان وەکو فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هانی دەداین بۆ خۆشەویستی نیشتیمان بۆ پێکەوە ژیان بۆ یارمەتیدانی یەکتر بۆ هاوکاری و هەرەوەزی بۆ تەحملی بەرپرسیارەتی بۆ تێڕوانینی بڵێن بەرژەوەندی یەکتری بە چاوێکی بەرپرسیارەتی لەلایەکی دیکەوە ئەمە لە قوتابخانە لە ئاستی گشتی بەڕێوەبەرایەتی و یاسایی و سیاسی و ئەو بابەتانش تەمەشا دەکەین کۆمەڵێک بارودۆ خاتۆتە گۆڕێ لە ڕاستیدا ئەو بەناوە یەکسانی هەیە لە نێوان هاوڵاتیاندا بەڵام بڕۆ بۆ دائیرەیەک ئیشێکت دەبێ هەست بە جیاوازیەک دەکەی ئیتر لە هەر ئاستێکدا بێ بە هەر ناوێک بێ لەلایەنی ئابوووریەوە خەڵکەکە لە ڕاستیدا جۆرە هەرسهێنانێک جۆرە بێ ئومێدیەک لە ژیانی خەڵکیدا پەیدا بووە تەنانەت بۆ نمونە کەسانێک ئیمکانیەتیشیان هەیە ڕێگەی خەتەرناک و مەترسیداری ئەوروپایان گرتووەتە بەر بەم زستانە لە ناو ئەم بەفر و ئاو دەریا و مەترسیانە لەبەر ئەوەی ئومێدیان بە ئایندەیەک نەماوە لە کوردستاندا بۆیە ئەوەندەی بەدەستیانەوەیە دەیکەن بە وەسیلە بۆ ئەوی طبیعەتی بنیادەمی ژوایە لە شوێنێکی ناخۆشەوە دەچێت بۆ شوێنێکی خۆشتر یان باشتر لە بارتر لەلایەکی دیکەوە تەمەشا دەکەین لاساییکردنەوە و چاولێکەری ئێمە ئەمە تا ڕادەیەکی زۆر دەدەینە پاڵ مەسئولیەتی ڕاگەیاندن لە ڕاستیدا ئێمە وەکو خەڵکی دیکەنین تایبەتمەندی خۆمان هەیە یعنی بۆ نمونە جاری وا هەیە ئاڵایەکی وڵاتێک لە وڵاتێکی دیکە بەرز دەکەیەوە یان لە تەلەڤیزیۆن پیشانی دەدەی یان بە شان و باڵی دابوونەریت و بابەتێکی شوێنێکی تردا دەڵی تەمەشا دەکەی خەڵکی وڵاتە حساسیەتیان هەیە قبولی ناکەن تەنانەت جاری وا هەیە بە ئینگلیزی قسە لەگەڵ فەرەنسیەک دەکەی لەگەڵ سویدیەک دەکەی دەڵێت تۆ لە وڵاتەکەی منی بۆ بە زمانی من قسە ناکەی پێی ناخۆشە لە کاتێکدا ئێمە لە کوردەواریدا کەلەپورێکی زۆر دەوڵەمەندمان هەیە ڕۆشنبیریەکی زۆر دەوڵەمەندمان هەیە دابوونەریت و ئیمکانیاتێکی زۆرمان هەیە خەڵک پێی سەرسامە لە کاتێکدا ئێمە دەستمان لێ بەرداوە لاسایی خەڵکی دەکەینەوە تەنانەت لە خۆ کوشتنیشدا تەنانەت لە خۆ ئازاردانیشدا لە ڕاستیدا ئەمانە کۆمەڵێک بابەتن دەبێ ئێمە هەر دەستگایەک و هەر لایەنێک هەر کەسێک لە شوێنی خۆیەوە ئاور لە بەرپرسیارەتی و ئیمکانیات زۆر باشەوە زۆر باشەکە ڕۆڵ ببینێ لە جێڕانەوەی ئەو بابەتانەی کە تا ڕادەیەک خەریکە لە کار دەکەون پەچیان دەکەوێت تووشی عەجز دەبن ئەمانە کۆمەڵێک کێشەی زۆر ئاڵۆزن بەڕاستی شتێکی ئاسایی نییە لە کۆمەڵگەیەکی موسڵمانی وەکو کوردەواری کە شانازیمان پێوە کردووە تا ئێستاشی لەگەڵدا بێ بەڵام لەگەڵ ئەوەشدا تەمەشا دەکەین ڕۆژ لە ڕۆژ ڕێژەی مەسەلەن کوشتن یەکتر کوشتن خۆ کوشتن خۆ سووتاندن یا مەسەلەی دزی و دەست درێژیکردنی مرۆڤێک بۆ سەر و سامانی خەڵکی تر بۆ سەر و سامانی حکوومەت تا ڕادەیەک وای لێ هاتووە هیچ کەسێک خۆی بە خاوەنی ئەو دەستگایە و ئەو دائیرەیە نازانێت کە کاری تێدا دەکات بەڵێ کاگری تۆرەگەر گوێویستی دەنگی کێشەکە لەوەدایە کە
هەر کەسێک لە منداڵێکەوە کە تەمەشای دایک و باوکی خۆی دەکات کێشەکان دەبینێ هەستی بە بەرپرسیارەتی کەم دەبێتەوە. ئەمە پێویستی بە دووبارە بنیاتنانەوە هەیە، پێویستی بە مراجعە و خوێندنەوەی کەسایەتی مرۆڤی کوردە بزانین لە چووە ئەم کێشانەی توش بۆ لەوێەوە چارەسەر بکرێت. بەڵێ کاک دکتۆر عەبدوڵڵا، یەکێک لە گرفتەکانی دۆسیەی کۆمەڵایەتی کە ئێمە مەبەستمانە قسەی لەسەر بکەین تەوەری کۆچکردنی گەنجان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بۆ دەرەوەی وڵات. کۆچکردن لە زانستی کۆمەڵناسیدا چۆن پێناسەکراوە و ڕێگەچارەی کۆچکردنی هاوڵاتیان و گەنجانی هەرێمی کوردستان بۆ تاراوگا چییە و بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەم بابەتەدا چییە؟ کۆچکردن بەگشتی وەکو کورتە پێناسەیەکی گشتگیر دەتوانین بڵین گواستنەوەی یان ڕاگواستنی کەسێک یعنی خۆی لە شوێنێکەوە بگوازێتەوە بۆ شوێنێکی دیکە ئیتر ناوخۆی بێیان دەرەچی بە شێوەیەک کە نیازی مانەوەی یەکجاری لەو شوێنە تازەیەدا هەبێ، نەک مەسەلەن بۆ خوێندن یان بۆ چارەسەری نەخۆشی یان بۆ ئیشوکاری ماوەیەکی کەم. ئەو کۆچکردنەش لەلایەکەوە دەتوانین بڵین هەندێک جار مەوسمیە ناوبەناو شتیوار و دەدا، هەندێک جار بەهۆی شەڕ و ئاژاوە و کێشەیەکە لە ناوچەیەک، هەندێک جاری تر بەهۆی هۆکاری سروشتیە وەکو بوومە لەرزەیەک لافاوێک شتێک ناوچەیەک کاول دەکات، هەندێک جاری تر بەهۆی بێبارانی و بێ ئاویە لە ناوچەیەک لە کە سەرچاوی ئاو و بژێوی تێدا نامێنێ. جاری وا هەیە هۆکارەکانی کۆمەڵایەتین، سیاسین، ئابوورین و ڕەنگە ئەمەی ئێمە دەیبینین ئەم بڵین لافاوە ئەم کۆچە بەربڵاوە کە لە کوردستانەوە بۆ زۆربەی ناوچەکانی جیهان دەکرێت و وەکو بارودۆخ، وەکو ژیان، وەکو ئیمکانیات و توانە ئەگەر بەراوردی بکەی بارودۆخی ژیانی کوردستان لە ڕووی ئیمکانیاتەوە نەک لە ڕووی ئەوەی کە بەکاردێهێنرێ و سوودی لێوەردەگیرێ بە فعلی تەماشا دەکەین تواناکانی کوردستان زۆر زیاترە لەو وڵاتانەی کە کەسانی ئێمە کۆچی بۆ دەکەن. یعنی بۆ نمونە خەڵکیی زۆر دەچێتە یۆناان دەمێنێتەوە، دەچێتە تورکیا دەمێنێتەوە، دەچێتە ئیتالیا، دەچێتە فەرەنسا. لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئیمکانیاتەوە بارودۆخی ئابووری ئەوان زۆر زۆر بەرز نییە بەو ڕادەیە. ئەگەر بەراوردی بکەین لە ڕووی بڵین تواناکان ئەوەی پێشکەش دەکرێت لەگەڵ ئەوەی کە هەیەە. بەڵام هەندێک بابەت هەیە وەکو تەنزیم، وەکو ڕێخستن، وەکو ئارامی ژیان، وەکو مەسائلی بڵین ژیانی مەدەنی و یاسایی و ئەوانە جۆرێک جیاوازی دەبینرێ. مرۆڤ کە لە شوێنێکەوە کۆچ دەکا بۆ شوێنێکی تر لە شوێنێکی ناخۆشەوە هەست بە ناخۆشی دەکا، هەست بە بێئومێدی دەکا، دەیوێت بچێتە شوێنێکی خۆش کە مسریەکان قسەیەکیان هەیە دەڵێ چی تۆی فرێدایە ناو ئەم تاڵاوە، دەڵێ لەوە تاڵتر. ئەگەر ژیانی خەڵکی لێرە پێداچوونەوەیەکی بۆ بکرێ، ئەخر گەنجێک بۆ نمونە تەمەنی دەگاتە 25 ساڵ 30 ساڵ خوێندنی تەواو کردووە، ئیمکانیاتێکی هەیە لە هیچ شوێنێک تەعین نابێ. تەنانەت ئەو ڕۆژە چاوپێکەوتنێک لە بەغدا لەگەڵ منداڵێک تقریبان تەمەنی 15-16 ساڵ بوو، بەڕاستی ئینسان گریا، پیا و گریانیشی بۆ دێ. گوتی هیوا و ئاواتی تۆ چییە؟ گوتی هیوا و ئاواتمەوەیە ئەو ماتۆڕە سێتایانە تکتوکێ بکڕم، ئیشی پێ بکەم بۆ خۆم ژیانێک دابین بکەم و بتوانم هاوسەرگیری بکەم، خێزانێکم هەبێ، ئاخر منیش گەنجم و تەمۆحمە و نازانم یعنی کەی دەگەم بەو ڕۆژە من نەتوانم ماتۆڕێکی سێتایی سادەم هەبێ. یان منداڵێک مەسەلەن لە بڵین ئۆردوگایەکی ئاوارەکان لێ دەپرسن هیوا و ئاواتت لەم دنیاە چییە؟ دەڵێ خێمەیەکم هەبێ، چادرێکی هەبێ. یعنی بەڕاستی ئەوە ئیهانەکردنی ئینسانە لە جیهانێکدا کە ئەو هەموو خۆشییانە و ئەو هەموو خۆشڕابواردن و ئەو هەموو بریق و باق و چراخانە دەبینێت لە ئەوروپا و لە شوێنانێکی تر و ئیسیقرارێکی تا ڕادەیەک ئیجتیماعی سیاسی دەبینێ. بەڕاستی بێئومێد دەبێت لە ژیانی ئێرە، دەیەوێت بە هەر حاڵێک بێ یان بمرێ و ڕزگاری بێ لەم ژیانە، یان دەستی بگا بە ژیانێک بتوانێت ئایندەیەک بۆ خۆی دابین بک باشتر لەوەی کە ئێستا تێدایە.
بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا خورشید کە لەسەر بابەتی گرفتە کۆمەڵایەتیەکان و گرفتە ئابوووریەکان لەم بەشەدا لە هەولێری پایتەختەوە لەگەڵمان بۆی ماندوومان کردی. زۆر سپاس بۆ زانیاریەکانت جەنابی دکتۆر. خۆشەویستانم ناوبڕێک وەردەگرین دواتر لە پانۆراما لەگەڵتان دەمێنینەوە. یەکێکی دیکە لەو قەیرانانی کە ساڵی 2021 بەرۆکی هەرێمی کوردستان و هاوڵاتیەکانی گرتبوو کە دەرەنجامەکەی خراپی حکومڕانانی هەرێمی کوردستان بووە دیاردەی کۆچ بووە کە بەپێی چەند ئامارێکی نافەرمی زیاتر لە 40,000 هاوڵاتی هەرێم تەنیا لەم ساڵدا کۆچیان کردووە بۆ هەندەران کە هەندێکیان چیرۆکێکی وا جەرگ بڕیان تۆمار کردووە کە دەبێت لە مێژووی کووردا بنەخشێنرێن و بنووسرێنەوە بە تایبەتی وەک پەڵەیەکی ڕەش بەسەر حکومڕانی هەرێمی کوردستانەوە کە ئەم ساڵ تێپەڕیکە لە ساڵی 2021 بوو. راپۆرتێکمانەیە پێکەوە بینیرێ و راپۆرتە دەبین لەسەر دیاردەی یاخۆت کۆچی گەنجان لە ساڵی 2021. پشتی دروستبوونا قواره هرما کردستان سال 1991 در انجام بردامیان ناکوکین سیاسی و شرن براکوژی و کشوهوای نسقامگیر کوچکن خلک هرم بود در وی ولاتی بوی دیاردک مطرسی دار لیا سیر او پشتی بورین 3 سال حکمرانی خمالی مازنترین پیلا کوچکنل سال 2021 که هاته تومار کرن کو پتر 40,000 کساش هاولاتین هرم قصد تاجدر وی ولاتی کریه ماموسته که زانکوی جید بیجید حکومت پشتوانیا گنجینا کت و گنج مهیج گریدانه گلوالات خونه مایه اگر آبوری اونا دم وقت گنج بینیتن در چوی پیمانگه که و کوریجه که و دسپیک جیانویه و وید بیت دامزراندن کساتی خو آوا کتن و یا کو ثروت و سامان خو دسپیک حیات خو بیت خودان هفجین بیت خودان خانی بیت ویش طموحت هین بیندن چل دور بر خو نامین چهاری کاریه و آن چهاری کاری بنای تکرینی یعنی نشرت ایلا بیت دامزراندن گلک عرضا دامزراندن نی نجی بس وقت حکومت هاری کاری بوده تکرن داکو پروژه خو دسپیک کتو پروژه و بیت گردان دبولات خوبه بیت گردان اف همی وقت دلیفت کاری و شولی و نبن ده بیت اگر هنده بو کوچ بکرنا وان گنجا بو جدلی ولاتی اف یکی یا دوی اگر و امجگرک جبر خدانیت جواکینه اوجی دم وقت اف گنجا و انا خزانه بر خدانه وضع وانا آبوری روج باشتر نایتن خرابتر و دلیفت کاری نینجی ده بر خدت ابت مروفت وان کسوکارت وان جدر و سروبر وان یا آبوری گلک باشتر و دبینی اوجی اگر که دویه یا سی یا گلک رینگ یعنی بر خدایی نبونه دادیه یعنی دو چینا دو تخا پیدات که ناف جواکی دا تخ گنجن کسانن دبینی خدان ثروتک و سامان پشنیش که وید پیدا بوین آنجی خدان دست هلاتن آن خدان و دبینی هندیجی خدان باورنامه و خدان شارزاین و شیاننجی و دبینی بینه روج وضع وانا آبوری خراب تلتن لام دبینی نبونه وید دادیه کاری دا دامزراندنا کاری دا و اگر که هنده ده ولات خو ده بجهلیتن و ده قصدا اجدر وکد گله کسی خودان شیانت مادی نجیب راستی یعنی اگر آبوریجین بس بر خودان نه حقیقه کای نداد پروریه کای نافجیان خدا دبینیتن الورد گلک به عادز بیتن گنج یدیتر او هسته نمایت نافدا کو برهنگاری و ظلمیان ستمیان و گندلیان هر تشکی دیتری کو او گازنده جد کد کو سبب چنوی ابوش در و ابراوست ناراوست بالعکس جت رافت و براسه شکی گلک خطره یعنی شیناکو بجید نخیر از گل گنج تو کی خود برهنگاری و چنده بم آن دی پشواز خو سر دریت گل کم آن دی بتر دا خازا مافت خو کم نه دی بینیت راویتن آنجی بارد کردن چی بیت یک بیشتر نخیره و نراوینه بلکه راوین
بین ظلم جهر یا درس و حداد مایی کش باش رو وکنا بس برای منو بوچونم خویا تایبت از می اول شی گلگ خطره یعنی اگر او جمارا مازنا گنجا او کو بار کری اجدر انجام جیانا نخوشاوره اگر وانا بید اگر او پیگ ده ببانه دنگک از بارتیم دا گهرین چه بینو فشار دا کم نسرن دکلانا کو پیدا چونت خدا گر با گهرین اک هات باکره میجا براستی اف خالد خر سببن خر اگرن چه شلای حکمت و دا صلات و حتی جواکی و کو گنجی گلکی ملاوازت بیند یعنی حتیش لای گنجی خو و کو اوج خو کی ملاوازت بیند و خود بینتن برانبر کسی دیتران لانی دیتر چینه لاج دی واخفناج گلبی تو بو کیت کی هاشته هه هر چه پیونایت همو هری کو بلا بخوپراوی توش آخفنه تو ساکو و خر نشانه تندینه کو درونه که لواس آن نفسیت و کساتیه که لواس برام بروی ظلم و گندلیه هی الهرم کردستان دو جورن کوچکرنه هنه یا اگه کوچکرنا خلک گندشینه کو در انجام شر و علوزین دورن سنوری و پشتوانی نکرنا کرت چاندنه و تخاجوتیاران پیدا بویه او یا دویجی کوچکرنا در وی ولاتیه کو در انجام نداد پروری و بیکاری پیدا بویه دو جورت کوچکرنه الهرم کردستان هین جوره که کوچکرنا بچی که اوجی کوچکرنان مشخبونه یا حولاتیان جگوندان برف باجران چون وقتی حولاتی الگوندا تین برف باجران آنکو او گوند هاتابیران کرن نوعی دی کوچکرنا مازنه اوجی کوچکرنا حولاتیان هرم کردستان تایبتی تخا گنجا هرم کردستان برف جدر و ولاتی اوجی پراسی چند اگر که خوبت گیریتن راسی گلک اگر ایکه بیکاریه یعنی دیپچونا کما دادر که بیتن ابتن باجیر دهو که آنکو پارازگی ها دهو که ابتن 18,000 کرکارت بیانی کو بنگلادشی نو جورجی نو ترکی نو حتی دی ماهیه الدم حمله انتخابی هوت هل بجارتنا دا هم خود بینین یعنی بطایبتیش لای پارتن دا سالات دبینی سوز و پیمانت گلک و گلکت مازن دان طایبتی بو تخو چینا گنجا فلان کاری دی بها بینو فلان کاری دی بها بینو موچه دی او که دبینی وقت هل بجارتن تینه انجام دن پشتی هل بجارتنا سبحان الله وکی سرابه که دلهتن تشتک الجه خونو کردن همید دک هفید دراو ابدهان اگرین سیاسی و آبوری و جواکی و درونی کنوبون تا که خلق نچار بوید سالا بوری دا مزنترین پلا کوچکرنه بود در وی والاتی دست پیب کرد بیکاری و گرانی که در انجام گندالی و نداد پروری پیدا بویه خلق نچار کرد باره که آبوری گران و درونه که شکستی وش به هیویبون پروید آمد بریفکانی کانال آسمانی پیام دهوک بەڕێزان لە تەوەری کۆچ و هۆکارەکانی کۆچی هاوڵاتیان لە 2021دا هەروەها ئاماژەکانی ئەم دیاردەیە لە ساڵی نوێدا لە دهۆکەوە میوانداری زۆر بەڕێز سەنعان ئەحمەد چالاکی بواری مەدەنیمان کردووە هیوادارین کە ئێستا بەڕێزیان گوێبستی دەنجێمە بێت بەڕێز مامۆستا سەنعان سڵاوت لێ بێ و ئەم کاتت باش بەگشتین هۆکارەکانی کۆچ لە هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێنەوە سلام بوا و بینرین کانال پیام بله گلک هوکارین هی امشین بجنه وگاوه وکی دیارده نمایه امشین بجنه بویا روینش واقعه که روینش وی واقعه کتواری افرو که ام تیدا دجین گلک هوکار و سدم هنه راستی که ام بحث لیب کنه و ایک جوانا کوی برچا و کو گلک گنج همی قلاچ کن و هرمه گازنده لید کن اوجی دلیوین کاری نه دلیوین کاری داد پرورانه نه ندابش کرن سر گنجا نخواستم و چند سال امشین بجینه نزدیکی هر سال دام از راندن هات یا راوستاندن و
اوجی به امیدیه که مازن دف گنجا پیدا کریه که گنج بگومان یعنی گنج الوی کتواره انو که ام تیدا براون و قصدا در وی ولاتی بکن امشین بیجین یعنی روش بروجه یعنی مخابنی و روش بروجه اف دیار دیا برفره لتتنو ام بینیم صادان خیزان جی قصدا در وی ولاتی کن هکارن ویجی امشین بیجین نداد پروریت سیستم ریوبرنه سیستم ریوبرنه دا اگر مثلا دادپروری هبیتن جهه که او خوشگذرانی و خوش خدمتگزاری هبیتن بگومان که از الواقع که خوش و خوشگذرانی نارویتن بس بداخو یعنی اف دیار دیا بردام و هیویام او کوچاره که بناراتیل بو و مسئله بیت کرن و خمکش و چند بیت خارن خمکش و چند بیت خارن که ایدی اف گنجه اف سامان نتوی هیدی بساناهیش دستی ما در نکوید گروژه که ام گلک پشیمانی و چنده بین راستی زۆر باشە کاکسنان باوەڕت وایە کە ناداتپەروەری لە سیستەمی سیاسی ئابووری لە هەرێمی کوردستان هۆکارە بەڵام ڕێگە چارەکان چین وایە ئەم دەسەڵاتەی کە ئێستا هەیە بە تایبەتی ئەتوانم بڵێم بۆ حکومڕانیە یا و دەسەڵاتی کە سەرکوتکاری کە لای ئێوە هەیە ڕەنگە جیاواز بە لە هەندێک شوێنی تر دەمەوێت بزانم ئایا بەم شێوازە ئەم دەسەڵاتە کە ئەم ڕێگا سەرکوتکاریە دەگرێتە خۆ بەرامبەر بە گەنجەکانمان چۆن دەبێت چارەسەری کۆچی گەنجان بکرێت لە کاتێکا بەم شێوازە مامەڵە لەگەڵ سیستەمی سیاسی مامەڵە لەگەڵ جوڵەکانی گەنج لە هەرێمی کوردستاندا دەکرێت بله لازمه تو پانتایی که یعنی با آزادی را در بینین برپا بکه که گنج خو آزاد ببینید هرگاه گنج هست پنده که ماترسیه که های راستل یعنی سروی های مثلا ده آزادی را در برین برتسکر و نداد پروری هبیتن حتی دست نشان کرنا یعنی قدر جدا یعنی گنج بینیدن مثلا واسطه کاریت همی جهاد هی مثلا گنج بینیتن دامز راندن داد یعنی بازرگانی دا گلک بواره دا وقتی بینیدن داد پروری تیدا نبید وقتی بینی مثلا سیستم پریوبرنه دا مثلا مگوت بر تذکرن هبیتن گنج آزاد نبیتن گنج خونه بینید یه آزاد گنج هست پنده بکتن که روژه که صبحی فشار کال سر هی دهیتا بنچاف کرن آن دهیتا زندان کرن بگومان یعنی اگر ام بانگش هم دبکن و ام حریم کا دموکراسی نه اگر ام بانگش هم دبکن و حریم ما گلک پیش کتی اگر ام بانگش هم دبکن و ام بین مگلک خدمت گزاری پیشکشی خلق خوکری بگومان یعنی خلق الویر نترویا یعنی اگر برو واجبه چنده باید مثلا خوشگذرانی و دادپروری هباید بگومان یعنی گنجی جی نویتن کسو کار خو پلیتن و نویتن دیر کویتن شوالات خوش کسو کارت خو مروین خو شینوارن خو یعنی اول راستی ودگریتن بهنده کو بگومان یعنی ام هست پیتکن کو نداد پروری های و هیویام ایوه که روزه که کسان داد پرور بهن دل گنجی آش بکنه و جاره کادی گنجی مولی بکنه و حزوفیانا و آخه و بیت گریدان ببنف گنجت ولاد پاریس ببنه گنج کو هستوا نتویب زفری توا بس بداخه و نداد پروری ولید کتن نارونیه که البرچاوت گنجی ولید کتن گنج رجبین ببید و آینده خوشی مسوگر نابینید الوید لاما اف نداتیه و اف نارونیه و گنجید کتن کوچاج در وب کد بداخوه بله سیدا سنعان جنابتان لگل ما بمینن اما دچینا المانیا هاوکاری روشنامنوس گوران مولود مان لگل دوایی دگرین اولای برستان که گوران سلاوت لبه سبارت با روشی پنابران لسالی تازه و راستباردکانی یشتی اوروپا و آمارکانی کوچ لهاولاتیانی هرمی کردستان با دروی ولات و چ شتێکە پەیوەستە بە بارودۆخی پەنابەران و کۆچبەران وەکو زانیاری نوێ بۆ بینەرانی پەیام لەم پانۆرامایەدا بخەڕوو بەناوی خۆی گەورە و میرەبان سڵاوتان لەبێتۆم کاتتان باش دیارە بەدڵنیاییەوە ژمارەی کۆچبەران تا دێت ڕوو لە زیادبوونە بە تایبەتی لە هەرێمی کوردستان بەوەی ئەو بارودۆخی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا ڕووی داوە ئەمە شۆکارێکە بەوەی کە خەڵکێکی یەکجار زۆر
ڕووبکەنە هەندەران و کۆچ بکەن دیارە بەگشتی بەردۆخی کۆچبەران لە ئەوروپادا باش نییە نی بڵین خراپە تا ئەو کاتەی هاوڵاتیەکی عراقیە هاوڵاتێکی کورد کە دەگا بە وڵاتێک وە ماپی پەنابەریە وڵاتە وەرەگرێت تا ئەو کاتە بارودۆخی باش نی و لە خراپیدایە بەتابەتی ڕێەکانی کۆچکردن کە ڕێەکان تا دێت ڕێگای مەترسیدار و دژوارن هەر لە دەڕۆژی کۆتایی ساڵی 2021دا وەکو هەمومان ئاگادارین چەندین ڕووداوی دڵتەزێن و ناخەژێن لە ئاوەکانی یۆناان لە ئاوەکانی ئیجە ڕوویاندا کامەش ئەوە دەگەێنێت کە بارودۆخی کۆچبەران هەر لە ڕێگا تا دەگاتە شوێنی خۆیان ناهەموار و خراپە بەگشتی ئەوروپاش قسەکردن لەسەر کۆچکردن هەمان بەردەوام قساکەن لەسەر ئەوەی کە کۆچی کۆچەکرێت و کۆچ هۆکارەکانی کۆچکردن بەڵام دیارە شتێکی گرنگ نییە کە بتواندرێت لەسەر ئەو بابەتە قسە بکەن و لەسەر ئەو بابەتە بڕیار بدەن کە ڕێگە چارەیەکی نوێی بۆ بدۆزنەوە و تا دێ وڵاتانی ئەوروپا ڕێەکان تونترەکەن بۆەوەی کە کۆچ بربەست بۆ کۆچ دابنێن بۆی خەڵک کۆچ نەکات بەتابەتی ئەو وڵاتانی کە بارودۆخیان ئیتریا لە جەنگە یا بارودۆخی وەکوەرێمی کوردستان بەهۆی نادەتەوەری حکوومەت و دەسەڵاتەکەەوە کەوای کردووە کە گەنجانێکی زۆر لە وڵاتەکە بەجێ بێڵن وەکو دیارە لە ئێستادا لە بیلاڕوسیا گەنجانێکی یەکجار زۆری کورد لەو ناوچێدا لە بارودۆخێک یەکجار خراپ و دژواردان لەبەرەوەی ئەو وڵاتێکی ئەوروپینیەوە ژیانیەوان زۆر خراپترە لە وڵاتانی لەوانی کە گەیشتون بە وڵاتانی وەکو یۆناان و وەکو وڵاتانی تری ئەوروپادا. باشە کاگۆران من دەمەوێت باز لە قەنەعەتی ڕاستەقینەی و کۆچبەرانم بۆ بکەیت کاتێ دەبینن ئەم ڕێگا سەختە هەیە کاتێ دەبینن وەرگرتنی قامە ڕەنگە 4 ساڵ 5 ساڵی پێ بچێ ڕەنگە بە زۆرم لە بیان گەڕێنەوە ڕەنگە دوور بن لە خۆشی و ناخۆشی خۆشەویستەکانیان چەندین وڵاتیان بین بێ کە هەندێک ڤیددیو دەبینین کابرا بۆ وەفاتی دایکی چۆن لە دوورەوە هاواری لێ ئێستاوە گڕی تێبەر بووە من دەمەوێت بزانم قەنەعەتی ئەم کۆچبەرە ئەم کەسە چی وای لێ کردووە کە بەو شێوازە وڵاتی خۆی جێبهێڵێت ئامادە بێ ئەم هەموو سەختیانە بگرێتە بەر بە مەرجێک لە شوێنێک دابگیرسێتەوە کە ڕەنگە بە حسابی خۆی ئاسوودەیی تیا ببێنێتەوە. دیارە بارودۆخی هەرێمی کوردستان بارودۆخێکی هەتا بڵێ ناجێگیرە و ناسەقەمگیرە یعنی ئەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستاندایە ئەو هەمووە بەرزدی و نزمیەوە ئەو هەمووە نادادپەروەری کە لەو وڵاتەدا هەیە ئەمە وای کردوانی کە گەنجان و تەنانەت خەڵکی بەتەمەنیش خۆمە لە ڤیددیۆکانی بلاڕوسیا بینمان کەسانی زۆر بەتەمەنی تیا ئەوانش ینی بێزار بوونی تر وڵاتەکە بەجێ دێڵن ینی توانای ئەویان نەماوە خۆ لە ساڵی 2016 ئەم هەمووە ڕووداوە دڵتەزێن و ناخەژێنە لە ئاوەکانی ئیجەدا ڕوەدەن هەموو کەسزانێ کە سواربوونی بەلەمێکی یەختێکی 4 مەتری 5 مەتری بە 70 کەسەوە بەناو ئەم دەریا بێبن و دەریایەدا یعنی هەموو ئەزانن کە ئەکەونە مەترسێکی دژوارەوە بەڵام ئەمە شتێک کە پاڵی پێوە ئەنێت ینی وای لێ هاتووە لە ناو وەکو وایە لە ناو ئاگرێکدا بژی وای لێ هاتووە کە باشترین چارەسەر بۆ ئەوەی کە ڕابکات دیتر کێشەی نییە تووشی چیە بێت تووشی چ مەرگە ساتێکە بێت ئەوە تا بینیمان 21 مانگە چ ڕووداوێکی دڵتەزێن ڕوویدا یان پێشتر لە ئاوەکانی بەریتانیا چ ڕووداوێکی دڵتەزیان ڕوودانی هەموو کەس ئەمە ئەزانێت کە پەڕینەوە بە دەریادا ڕێگایەکی تا بڵی مەترسیدار و دژوارە بەڵام دیارە بارودۆخی هەرێمی کوردستان وای کردووە کە گەنج وە تەنانەت کۆمەڵگەکەی گوێ بەوە نادات ینی تووشی چییە بێت تووشی چ ڕووداوێکە بێت وە زۆرترینە و کەسانەشی کە دەپەڕنەوە بە زۆری عراقی و کوردن ینی لە دەریاکانە پەڕنەوانێ ڕاستە بەشێکی تری ئەفریقیشی تایە بەڵام بە زۆری ڕووداوە دڵتەزێنەکان وەکو ئێستا لە ساڵی 2021 کورد بووە عراقی بوون یان ئێرانی بوون سەبارەت بە هەڵوێستی وڵاتانی ئەوروپی هەڵوێستی کام وڵات شێرگیرانەیە سەبارەت بە دۆزی پەنابەران یاخود هەروەکو پێشووە کە ڕێگە نادەن پەنابەران لە لیتوانیا و لە بیلاڕوسیا و ئەوانەی تریشکە لە ڕێگای نۆکەندی ئینگلیز دەپەڕنەوە بۆ وڵاتی بەریتانیا ڕێگە دەدرێت ئاسانکاری و شێلگیرانە هەیە یاخود وڵاتانی یەکێتی ئەوروپا
بە هەمان نەماتی پێشوو بە هەمان بربەستی پێشوو مامەڵە لەگەڵ مەسلەی کۆچ و کۆچبەراندا دەکەن. معلومی جەنابیشتا تەنیا هاوڵاتیانی کورد زمان نین کە کۆچ دەکەن بۆ وڵاتانی ئەوروپا، لە نێویاندا وڵاتانی ئەفریقا، وڵاتانی ئەفغانستان و پاکستان و هندستان و وڵاتە عەرەبیەکانیش قوربانی کۆچ بوون لەم ڕووداوانەی دواییدا. زۆر ڕاست بەدڵنەیەوە کاک زانا هەڵوێستی ئەوروپا هیچ گۆڕانکاریکی بەسەر نهاتوە وەکو پێشتر ماوەتەوانێ و بگرێت تونتریش بوون بۆ ئەوەی کە ڕێگری بکەن لە کۆچکردن بەتایبەتی ئەو کۆچانەی کە کۆچێکی ئەوان بە حەقی ئەزان ینی بەهۆی شەڕ و ئاژاوە بوو بێت ئەوانیانەوێت خۆیان بڵین ئەگەر بەکو شوێنێکی وەکو ئەفغانستان یان وەکو سووریا خۆیان کاراسانی بکەن و هاوڵاتیەکان لە وڵاتەکانی خۆیانەوە بگێنن بە وڵاتانی تر. بەڵام بۆ ئەو کەسانی کە بە شێوازێکی نایاسایی وڵاتەکەدا بڕن ئەمە هەڵوێستێکی توندا و بە هەموو شێوازێک دەواازەکان تونتر بوون و ئەوانەی کە لە بیلاڕوسیان و لیتوانیا و وڵاتانی وەکو ڕۆمانیا و پۆڵۆنیاش ئەمانە هەمووی تونترن بۆ ئەوەی تونتریش کراوە تا بە هەموو شێوازێک ڕێگیری بکەن لەو کۆچەی کە لە بیلاڕوسیا ینی خەڵکێکی زۆر لە بیلاڕوسیایە ڕاستە کەسانێک دەرەچن بە هەر شێوازێک بێت خۆی هەتاڕێەکان تونتر بکێ بە ڕێگای کۆچکردن مەترسیدارترە بێت لەبەرەوەی ئێستا بەهۆی ئەوەی کە زۆر سادەوە زۆر سەختە بەڵام کۆچکردن هەر هەیە و خەڵک کۆچەکات وای فەڕەنسا لە ئێستادا زۆر تونتر و زۆر شەدگیرانەتر بڵین هەوڵەدات کە ڕێگری بکات لە کۆچکردنی گەنجان یان بڵم ئەو خەڵکی کە لەو ناوەن لە کاڵاسن کە لەوێ ناوچەیەکەیە لەوێ هەموو کەمپەکانیان تێک دراوەتە و چادرانیان هەموو تێک دراونەوانە بێلانەن تەنانەت لەسەر جێگای شەمان نەفەر و ئەوانە خەون تا ڕێگەیەکان هەبێت ڕابکەن ینی ئەمڕۆکانە هەر ئەمڕۆ من ئاگادارم کە چەندین جار شەڕ و پیاگادان ڕوویداوە لە بینی کۆچبەران و پۆلیسانی فەڕەنسا بۆ ئەوەی کە ڕێگری بکەن کە کۆچ نەکرێت بۆ بەریتانیا. ئەم توندکردنەوەی ڕێیەکانیش بەهۆی ئەوە دێت کە بڵین بەریتانیا چەند بەڵێنێکی بە فەڕەنسا داوە پێشتر فەڕەنسا هەموو کاراسانێکی کرده بوو بۆ کۆچبەران ئێتر بە ئاشکرا بە بەرچاوی پۆلیسی فەڕەنساوە بەلەمەکانیان دەهێنا و کۆچبەر سواری بەلەمەکانە بوون و ئەپاڕینەوە. بەڵام ئێستا کۆمەڵێک قانون و یاسای تازە دەرچووە کە وا دەکات کە فەڕەنسا وا بکات کە ڕێگری لە کۆچبەران بکات بۆ ئەوی نەفەڕنەوانێت. ئەمە بەگشتی بەڵام بەڵێ زۆر سپاس بۆ هاوکاری ڕۆژنامەنووس گۆران مەولود کە لە ئەڵمانیاوە سەبارەت بە دۆخی کۆچبەران و ئامارەکانی کۆچ و کۆچبەران و هەڵوێستی وڵاتانی یەکێتی ئەوروپا سەبارەت بە بابەتی کۆچ لەگەڵمان بوو. جەلالگیان دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە پارێزگای دهۆک دەگەڕێنەوە لای سەیدا سنعان. کاک سنعان دەمەوێت ئەوە بپرسم خوێندنەوەتان بۆ 2022 چۆنە بەم شێوازەی کە هەرێمی کوردستان و گەنجەکانی و کۆچبەرەکانمان پێمان خستە پێدەخێنە ساڵی 2022 چاوەڕێ دەکەی کاردانەوەی حکوومەت بۆ ئەم شەپۆلە کۆچەی کە لە ساڵی 2021دا هەبوو خەمێک بخوالەوەی کە ئەسبابەکانی کۆچ نێڵێ گرفتەکان چارەسەر بک بۆی ڕێژەی کۆچ کەمتر ببێتەوە لەو ڕێژەیە کە لە 2021 و ساڵانی ڕابردوودا هەمان بووە یاخودنا ڕەنگە دۆخەکە خراپتر ببێت. راستی هیوی امیدامه او کو حکمت جدیل سر و مسئله راوستیتن راستی او نه تنه کوچه او که ما گوتی روین شلوه هرمه ام پیش بینید کنی اگر بارودوخ و قیران وی شکلی بنو و وضع گشتی وی شکلی بید بگومان 2022 او کل پیشیام او که بید 2021 اگر خرابتر جینه بیتن چونکه از باوری ما وگاوه چندان کسا خو گرتی بووی ورزه زوستانه که بهار بهتن جماره که یک جار زروکی که بیلاروسیا خلق جاره که دی برای خودتش در و اجبروی هنده ام هیویا ما او ام داخواست کن جهت شولجه خمه که جدی الویدیارده بگرم الپیشیا ویدیارده راوستن بس چال پیشی راوستن نه پیشی راوستن سنور عذاب کن وکی کو نوبرا بیلاروسیا و پولند دا الپیشیا راوستن ورن
گلی گنج ما وره گلی هولاتین ما آریشوال ویره وره و ما آریشاته چاره کرد خلطی الویره و ما اف خلطی راز وکر کماسی الویره و ما اف کماسی راز وکر توی بیکاری وره و بوده کار توی ندامزراندی وره و بوده دامزراندن ها وی شوایی دشن ریگریل و چنده کن اف راستی اسنا باورم سال 96 جی وکی 2021 یعنی خلکی ما قستاج در وی ولاتی کری راستی اف سال بو هولاتین کردستان بو هولاتین هرما کردستان سال که یعنی یا نگریز بویه یعنی اگر ام بحث و 10 روز داویا و مه بکن نزدیک پنجی هولاتین ما گیان خوشده زنی و کاتر متوان مانت وان دریا دا خلک ما خزانت ما هولاتین ما چاورنه تر متوا بو وگرنه و بداخه یعنی اگر روش بوی شوا بچیتن و او امنو که امته در باز بین اگر بوی شوا بیت اگر چاکسازی که بنراتی یا جدیل سر همه سکتری جیان نهیده کرن بگومان 2020 رنگ گل خرابتر بیتن اوه بو مثلا کوچا گنجا زور باشا سیده صنعان سبارت با بردانبونی دیاردهی کوچ و کوچ کردن لهرمی کردستان و با دروی ولات اگر بیتو ل 2022 دا با رژه زوری که استا هولاتیانی هرمی کردستان کوچ دکن و ولات جدی هلن هر بو استا بردان بیت او زیانانه که بر بابتا جواکی کان دکون لهرمی کردستان چین بگمان یعنی اگر اف کوچه بردام بیت همین سکتری جیان ده زیان گلکت مازن برکون یعنی اگر ام بر خوب دینه مثلا پیک اینانا هفجینیه مثلا پیک اینانا خزانه اگر اف گنجه چو بگمان یعنی پشوی وره کچکک مینی ده وره اگر ام نمونه که ورگرین مگلک جاف نمونه گلک جهدجی گوتی اگر گنجک اف رو که جیو 20 سال بی کوچ یا در وکر 10 سال ما وره اگر الوره کچکک بیانی اینا آن هفجینید گل ایکا حولاتیه که بیانی پیک اینا و یان وگر یا ویره رنگ کچکه که 20 سالا یعنی بخوازیتن و خزانت گل پیک بینید کواتل ویره مثلا قیره جی در تهیتت گوره دا اگر تو بحث یعنی پیش اخستنا کرده گشتوکاله اگر تو بحث بازرگانی بکی چاندنه بکی همی بارج جیانه دا بگومان یعنی اگر گنج هزاکاری هر ولاته که دا بگومان گنجن اگر گنج چون دبینین یعنی کماسی دت همی سکتر جیان دا برجا و روم بن یعنی ام نشن ام وی چارکن دویره هنی ام وی جمکه جیان چارکن ام وی سکتری چارکن دویره چونکو اف دست هزاکاری او همیش دست ما بچیتن از نباورم هزاکاری یا بیان یا بوم وی فراغ مازن پر بکد او کو اف گنج ما چونکو چنه بید گنج ما کره وی آخیه دبدل سوزانه ده یعنی مسئولیت پتر ولات خوب پیش اخیتن و دل همی بار جیان دا ولات خوب پیش و بتن او کرکار بیانی بهت ویره اگر چوا بیتن او ده بو موچه که بو پاره که هتن بو اینه خمه افوالات صبحی پاشا روژا وی ولات گهی تکی و چله بیتن ویران ببیت آوا ببیت بس اگر گنج ما ولات خوب دستت خو آوا که حز و ویانا خو آوا که بگمان ده ولات که گله که خوش و گش و پیشکفتی بیتن بدا خواه لیکفت دیگلک هبن اگر اف دیار ده نهیتا چاره کرن و امید آمه 2022 چاره سری بهتا کرن و گنج ما آش وکنه و کودی ساجاره کدی بره خوب دن ولات خوب کوچاش در و نکن زور باشه سیده آیا کوچ هوکاره بوی یا چاره سر بو اون عدالت سیاسی و آبوری که لهرمی کردستان ده هیا یا خود زمان را کردن لواقعه که ارکی گنجیش گورانکاری تیدا بکات بگومان سیده اوه را کرنه و که مدست بی که گوتی اوه نه ام بیشین دیار دا کش کرنه اوه روینش واقعه که بگومان یعنی اگر مروفیت گوران کاریه بکتن بگومان گنجات هیته کرن اگر مروفیت ولاتی پیش بخید بگومان گنج ولاتی پیش خن اگر مروفیتن پاشا روژا خو پیش بخیدن بگومان گنجه بس اف از نابینم اف کجا گنجا کده بیته بگومان یعنی اف کوچا گنجا ده
خرابی زفریده و اگر ویره بمینن و بشین گورانکاریه که بناراتی بکن و یعنی بشین گورانکاریت همی بار جیان دا بکن گلش هنده چیتره تو به چوالاتی که بیانی تول صفره دست بکه و شنیکا زمانی بخینی و شنیکا تو دلی و کاری بگری و شنیکا تو خوفری کلتور و بکه و بگمان اگر گنشمینی تد ویره دا و دستی هفدو بگرن و پیک و ام ویوالاتی آوا کین و ام گورانکاریه درست بکن و ام داد پروریه بچسبینین بگمان گلک باشترک و امش ویوالاتی بدک هفینو و ام ویوالاتی حساب خودم بهلی مخابن یعنی راستی. سیدا سانعان احمد چالاکی بواری مدنی راستەوخۆ لە پارێزگای دهۆکەوە لەگەڵمان بووی سەبارەت بە دیاردەی کۆچ زۆر سپاس بۆ زانیاریەکانت. دەسەڵاتدارانی هەرێم بە درێژایی 30 ساڵ نەیانتوانیوە بە شێوەیەکی دروست و سەردەمێنە سوود لە پارێزراوی نێودەوڵەتی و سەرمایە سروشتی مرۆیەکانی کوردستان وەربگرن دوای ئەو ماوە زۆرەی حکومڕانی دوو حزبی دەسەڵاتدار هێشتا کێشەکانی ڕابردووی ئەم دەسەڵاتە وەک خۆیان ماونەتەوە و دەکرێت بڵێین زیاتریش قوڵ بوونەتەوە. لە ساڵی 2021دا هاوشەوەی ساڵانی پێشخۆی دەسەڵات نەک نەیتوانیوە قوارەی هەرێم لە ڕووی نێودەوڵەتیەوە بەرەو پێش ببات هێشتا خودی قوارەکە لە بەردەم کۆمەڵێک مەترسی جددیدایە بەیەکەوە بینەری راپۆرتێک دەبین لە وڕڵەوە. هەرێمی کوردستان لە یادی 30 ساڵەی دەسەڵاتی خۆبەڕێوەبەری نزیک دەبێتەوە. بەڵام لەو ماوە زێڕینەدا پارتە دەسەڵاتدارەکانی نەتوانیان بنەماکانی دەوڵەتداری دابمەزرێنن بۆ دامەزراوەیکردنی ژیانی کوردەواری و نەتوانیان سامان و داهاتی ئەفسانەی کوردستان بۆ خۆشگوزەرانی خەڵکەکەی بەکار بێن و نەتوانیان خۆیان لە لیستە ڕەشەکانی پێشێلکاری مافەکانی مرۆڤ بپارێزن. زۆربەی وڵاتانی جیهان لە دوای خاپوورکرانیان لە ژێر خۆڵەمێشی جەنگەوە ڕاست بوونەوە و خۆیان گەیاندە ڕیزی پێشەوەی پێشکەوتن بە مەرجێک زۆربیان بێبەشن لەو بنەما ئابووری و مرۆیانەی کاگەلی کوردستان هەیەتی. ئەگەر هەندێ نەبوونی قەوارە دەکەنە بیانووی دواکەوتووی ئەوە تەنیا پاساوێکی بێبنەمایە و لەو ماوەیەدا هەرێمی کوردستان لەلایەن کۆمەڵی نێودەوڵەتیەوە پارێزراوە. ئەوە کارنامەی پڕ لە هەڵە و گەندەڵی هەمەلایانی دەسەڵاتدارانیەتی گەیاندوێتی ئەم قۆناغە پڕ لە قەیرانە. بۆیە دەبینین ئەو قەیرانانەی کە لە ساڵی یەکەمی حکومەتی هەرێمدا هەبوون بە پێی پانۆرامای دوور و درێژی 30 ساڵی ڕابردوو گەورەتر بوون و بێچارەسەر بە داهاتوو سپێردراون. هەموو هۆکارەکانیش بە دەوری ناشەفافی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ئەو دەسەڵاتەدا دەسوڕێتەوە. لە ساڵی ڕابردوودا سەرەڕای بەرزبوونەوەی داهاتی نەوت و گاز لە کوردستاندا بەڵام داهاتی ئەو کەرتە هەروەکو جاران بە ناشەفافی ماوەتەوە. ئەگەر مانگانە لە بەغداوە بەشە بودجەی هەرێم نەگاتە هەولێر موچەی خانە نشینان و بگرە فەرمانبەرانی کەرتەکانی تریش دوا دەخرێت. بەوەش دڵڕاوکە و ترس دەکەوێتە ناو کۆمەڵگە و بەرەنجامی ئەوەش قەیران و شڵەژان دەخاتە ناو بازاڕەکانی کوردستانەوە. دادگاکانی کوردستان پڕن لەو کێشە کۆمەڵایەتیانی کە بەهۆی گاڵتەکردن بە بژێوی هاوڵاتیانەوە ڕوودەدەن. ئەوە لە کاتێکدا داهاتی نەوتی هەرێم سەر سوڕهێنەرە و هەموو پسپۆڕانی ئەو بوارە ئاماژەی پێدەدەن. ئەگەر نەبوونی داهاتیش ڕاست بێت دەتوانن لە بانکە ئەهلیەکانی پارتەکان و کەسایەتیەکانی دەسەڵات قەرز بکەن و بەهاتنی داهاتی ناوەند بیاندەنەوە. هەروەکو پێشتر داهاتی نەخۆشخانە و بەرهێنانی دەیان کۆمپانیای ئەهلیان خەرج کرد و تا ئێستاشی لەگەڵدا بێت بەشێکی نەدراوەتەوە. کەواتە ئەوەی لە بانکەکانی خۆیاندایە لە هیچ ڕۆژێکی ڕەشدا نابێتە پشتیوانی چارەسەری بەژمەی نەتی گەلی کوردستان. لە ساڵی ڕابردوودا لە بریەوەی داهاتی ئەفسانەی هەرێم بۆ چارەسەری کێشەی چین و توێژەکان بەکاربێنرێت دیتمان لە وەڵامی خواستی ڕەوای خوێندکاراندا چۆن پەلاماری خۆپیشاندانی ئاشتیانە و پەناگیری ئەو چینەیاندایەوە.
بەدەیانیان بریندار و بەسەدانیان گرتن لە کاتێکدا داخوازیەکانیان زۆر کەم و سنوورداریشە کاچی سیر لەوەدا حزبی خاوەن گەنجینەی پڕ لە بری حکومەتی گەنجینە خاڵیکرا و بەڵێنی بەخشین و دڵ ئاوایی بەو چینە دەدات. دۆسەیەکی دیکەش کە چەندین ساڵە بەکراوەی ماوەتەوە پێشێلکاری مافەکانی مرۆڤە کە کار گەیشتووەتە ئەوەی لەسەر تویت و نووسینی سۆشیال میدیا بەدەیان هاوڵاتی دەگیرێن و بە چەندین ساڵی زیندانیش سزا دەدرێن. لەم گۆشە نیگایەوە ئەزمموی مێژوو پێمان دەڵێت هەموو ئەوانە نیشانی بەردەوامی قەیرانێکە جگە لە خلیسکان و هەڵدێری حتمی ئەنجامێکی تری نابێت. خۆشەویستانم بەر لە کۆتایی وابزانم هاوکاری ڕۆژنامەنووسم جەلال محەممەد دڵی لە تەواوی ڕووداوەکانی پانۆرامەی ساڵی 2021 نەگیراوە بەنیازە بەر لە کۆتایی کۆمەڵێک پرسیار لە منیش بکات. زۆر باشە کاکزانە 2021 چۆن بوو بەلاتەوە؟ 2021 درێژکراوەی قەیرانە قوڵەکانی ساڵانی ڕابردوو بوو کە بەداخەوە تیایدا دیاردەی کۆچکردن دیاردەی ڕووداوی ئەمنی ناسەقامگیری ئەمنی کۆمەڵایەتی سیاسی زیاتر ڕووی کردە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئێستا تیا دەوڵەمەند بوو یا فەقیر بووی؟ تۆ پرسیارە بۆ مامۆستا عومەر باش بوو پرسیارێکی ئابووری بوو بۆ ئەو باش بۆ پرسیار شخصی تایبەتە. باشە قەیرانەکانی 2021 بۆ بژمێرە چەند ساڵ ڕۆژنامەنووسی کار دەکەی دەمێ بزانم ئەو قەیرانانە کامانن بە بۆچوونی خۆت درێژ دەکرێنەوە بۆ 22. جەلالگیان مەسەلەی قەیرانەکان دیاردەی کۆچ کە زەقترینی قەیرانەکانی هەرێمی کوردستان بوو لەم ساڵدا وەکو کاکسەنعان چالاکی بواری مەدەنی پێشتر لە میانەی وەڵامەکانی ئێمە ئاماژێ پێدا گومان دەکرێت و شتێکی چاوەڕوان کراوە کە لە ساڵی 2022دا دیاردەی کۆچ هەر بەردەوام بێ بۆ پێیکە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ژێرخانێکی لاوازە ژێرخانێکی سفرە ئاشتی کۆمەڵایەتی لە ژێر پرسیاردا شیرازەی خێزان تا ڕادەیەک تێک چووە بابەتی قەیرانی دارایی درێژکراوەی ساڵانی ڕابردووە بابەتی قەیرانی ئاشتی کۆمەڵایەتی بەریەکەوتنی هێزە سیاسیەکان و تەنانەت لە ناو هێزێکیشدا قەیرانی ئەمنی هەیە ئەمانە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە هاوڵاتی نەتوانێت گەشتبین بێ بە ساڵی 2022. گرنگترین نیشان ئابووریە دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵوانە بەتاکید زۆر باش کاکزانە هیوادارم ساڵی 2022 پڕ بێ لە خۆشی و شادی دوور لە قەیران تۆشبووی هاوڵاتیانیش ئینشاءالله. بەڵازیزان پانۆرامای ئەم شۆمان پێشکەشکردن هیوادارین 2022 بۆ هەموو لایەک پڕ بێت لە ساڵێکی خۆشی و ئارامی و خۆشگوزەرانی بۆ هەموو لایەکمان بۆ هیوایی کە ئەمەش کە باس و خواز دەکرێت بە دڵسۆزانە حکوومەتی هەرێمی کوردستان وەری بگرێت ببێتە حکوومەتێکی سەرڕاست بۆ هاوڵاتیەکانی. سپاس بۆ بینەریتان. سپاس بۆ بینەریتان خواتان لەگەڵ.